السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ایدی اوه هیوار رمضان پیروز دست بکر ج کردستان 24 جیل باشور کردستان صلاوکا طیبت و پیروز با یکا گرم پرکفته هادنا و مها پیروز بت لهمی مسلمان تواجهان طیبت جیل هر چهار پارچین کردستان طیبتی تر جیل باشور کردستان نوا باشور کردستان اجرا پریکا کردستان 24 خود حسکت وکی پار که چه دنگی و موسیقی هاتمه بیر هاتنین پار ایدی بومنی که نول پار جی نوا هیوار مها رمضان پیروز دا همان برنامه پاشیف لدمه پاشیف ما پیشکشی همی بیشین ورگیرین کردستان 24 لهمی جهان کرد. ایدی افساله جبریار ها داین همان برنامه همان شیوه لیستافک زیادتر جهک جوانتر هر زیادتر نوا کردستان 24 خوش دا هم دید گل ها دابین خدا حسکت هیوار رمضان پیروز یا افساله دا تورین گرینگ تایبت هیوار رمضان همین بیشتر طیبت اسلامی و میوان ماموستان آینی دید گل مدابن هم جیش عالیه تندرستی و چنکی گلک جارا خلی گلویت که دی چا جبر تندرستی آخر را وستن تیوار رمضانی دا چا تعاملت گر روزیه بکن چه تشتکی بخون چه تشتکی نخون چه تشتکی جدیر کردن تیوار رمضانی دا دیم بحثا تورین تندرستی کن جالیه کدن جیوه به همین پارچه کردستان می هول بدن نوا باشور داد نوا روز آوا با کور روز حالاتا کردستانیش دا دی هفکارن ما دل همین بازار کن کردی بن زیتر دی بحثا ریو رسمین هیوار رمضانی کند نوا پارچین کردستانی دا چه طیبت مندیک چه ریکه که روزی گرین مسلمان نوا هیوار رمضان پیروز داد هر چهار پارچین کردستانی دا روزین خو در باست کن جبلی پارچین کردستانیش دا هم دی هول دین همی هفکارین مینج در وی کردستانی جی هر جایی که لیبن لاوروپای لامریکای لترکیه جیب گشتی چه پینویت هم دی هفکارین خو ورگرین زیادتر هم دا بحثا ریو رسمین رمضان کن لولاتین جدا پریکا پاکیج جی پریکا هفکارین خوشی ولی تماشاوان هجال دست پیکی جی یکم بیشین خلکا برنامه پاشیف هم دست پیکین و ایرو کجی ایدی دست پیکی جی کو روزا یکم یا هیوار رمضان پیروز و پاشی و یکم جدی راج تا پیشکش کردن دست پیکی همه پیروز بایی سرو کرما کردستانش بوی آخرین و بهلکفتا ماه رمضان پیروز بهلکفتا هاتنا و هیوا پیروز ایدی سرو کرما کردستان مسعود بارزانی بهلکفتا هاتنا ماه رمضان پیروز باهین گرم آراسته همین خلک کردستان جهان جی گرینه د بیاننامه که طیبت لمارپر سرکاتی هرما کردستان هاتیه کو سرکاتی هرما کردستان مسعود بارزانی پیروز باهین گرم هر ل کردستان هول ل توا جهان جیت کو بهلکفتا هیوار رمضان پیروز گرم ترین پیروز باهی لسرجم مسلمان جهان گشتی و کردستان و عراق جیب طیبتیت که هیویدار جی هاتنا ماه رمضان پر خیر و برکت ببته اگر خیر و خوشی جبوی همین مسلمانان جبوی پیک و جیان و مروفاتی و ادی بدای هاتنا ترور و تندروی لهمی جهانه و ادی ناخوشی نمینن و ببته اگر بلاوینا و آشتی و پیک و جیان و کیف و خوشی جبوی همین مروفاتی برای تماشاوان اینجا هم دی ایروجی هم دی دست برنامه پاشی و افروکه کین و دست پیکی هم دی بحثا هاتنا ماه رمضان کین به پاکیج کی کجالی هفکارین ماهاتی آماده کردن بحثا ویکید که ایدی ایرو یکم روزا ماه رمضان پیروزه اف مهجی طیبت لجم مسلمانین جهان بگشتی طیبت جم بحثا کردستان بکین طیبت مندیا خو هيا و جداجه هر 11 مهندت یا نوا سال دا جبر چه جدا و کی مسلمان لی بحث کن ایدی همی قلاچ کن مزگفت تجی خلق بن زیادتر مسلمان و هیوه دا مجیلی پرستنا خودی و عبادت به همی جوره که همش روزی گرتنی همش نویج و تراویح و ایدی روزی گرتن که چه خیر و خیرات و زکات و صرف رو افهمی تشت نوار رمضان دانش برچه یعنی جبر هندجی مسلمان بشن افهیوش بیوانا جداش عالیه کدن جیوه دنوا هیوار رمضان پیروز دا وحیش بوی پیغمبر اسلام صلوات خود سربن ها تخواره اوجی قرآن پیروز بود نوا هیوار رمضان پیروز دا جالین مسلمان و کار و چالاکین طیبت دین انجام دان برای ویک پاکیجن بچین کار و چالاکی چنه و جبرچه زیادتر افهیوه طیبت من دجوی مسلمانو دو فرام وگرنو زیاده ترمت ناف برنامه داد گل مداد بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان صدق الله العظيم
اف آیتا 185 ج سورتا بقره و لجم مسلمان جیهان بویا سمبولا هاتنا مها رمضانه واطیها و آیت دبیجه مها رمضانه که قرآن پیروز دیده هاتی خواره دیاریه که مزنه ج مسلمانان رو هر وها مها جهف جدا کرنا حلال و حرامی و واردنا راستی و شاشتیانه مها رمضان نهم مها سالا هلالیه و پشتی مها شعبانه ته لجم مسلمانان جت هوایا مهندنین سال جدایه و لسرانسری جیهان آماده کارین مزن جبو پیشوازی کرنه لوی مهی تینه کرن لپرانیا ولاتین مسلمان به کردستان جیوه شوین رمضانان با آهنگ و شاهی و ریو رسمین اولی در باز دبن ارکا هری دیاریا مسلمانان دوی مهیده روژی گرتنه گوژ سحارا سری سبه و هفدم تاوی هایداریا این ساکا بیان دست بیدکه و تا بانگ روژ آوابونه بردوام دبه دوی هیامیده خوارن و خوارن جودبونا مرووان و هر تشتکی که خواستکا مرووان تیر بکه دو اولا اسلامی ده هاتیه حرام کرن گرینگه که دنیا و مهل جم مسلمانان شوین لیلت القدرن کو توایا شوین تاکین ده روزین داویا رمضان لخوادگرو هجمارا وان پنج شونو ج 21 23 25 27 و 29 پیک هاتینه به شوین لیلت القدر هاتینه ناس کرن خدا پرستیه که مزن دوان شوان ده تکرن یا هری بالکش دوی مهیده کو ارکک مرووانتیه در کرنا فتره و زکاتایه کو دبه دیاریک ج خیزانن هجارو کم درامت رو گرکه هر کسی که زنگین جهزاران 25 جمال خواه ببخشه لو راجی به مها خیر و برکت هاتیه ناس کرن جبر جداهیا نافبرا سالا هلالی و سالا زاینی هر سال 11 روزان مها رمضان لگور سالا زاینی پیش دکه و به یکی جی به درباز بونا 33 سالان جارکی رمضان ده توای دمین ساله ده تیگرتن هیاما روژی گرتنه لگور دمین ساله و هیلین دریجی و بازنه پانیل سر روی اردی جوالاتکیش بو والاتکی دن جدایه دست پیکا و مهی بدیتنا هیوی داوین روژا مها شعبانی ده تیراگه هاندن لیهن جارانج برهبونا تموم جون ازلالیا آسمان و روشا سقای لهن ولاتان هیو به حسانی نایت دیتنو مها رمضان دبه 29 روش داویا و مهیجی هر بدیتنا هیوی تیراگه هاندن و راست راست دیکم روژا کل پی رمضان ده تی مسلمانان جیهانش جهو رد بیجن جشنا و پیروز به ج کردستان 24 هوشیار بنانی بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن بينات من الهدى والفرقان صدق الله العظيم آية 185 بله تماشاگران اینجا دوباره صلاف ببین و دوباره هیوا رمضان پیروز لهمی مسلمان جهان پیروز باد اللي وكي هفري ما بحث اللي وكي كري شهر رمضان الذي انزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان صدق الله العظيم زيادة عمل سر پیشوازی کردن ماه رمضان راستین چه کی مسلمان پیشوازی ماه رمضان بکرد چه شوی کی کساتی مسلمان هم جن هم جی ظلامان هم جیش بچی کن هم جیش کرو کچان چوات نوا به هیفه در روزن خود در باز کن شبن خود چوات در باز کن و چه بین مجیل کنن حتی ایدیف ماه پیروز رمضان و کی کچا خود یعنی ایماجه پیکری کو روزی سروات فرض کردن کچا سر خلکین بری وجهات یاس فرض کردن کچا او تعامل دیگر روزی بکن زیاتر عمل سر توری یکم و پیشوازی کردن ماه رمضان ام دراستین و میوانداریا دکتر عبدالله ویسی سروکی یکتی از آنان اسلام کردستان شیء که راست خود نو استودیو داد گلمه داد و دکتر تو گلب خیراتی و ماه رمضان التا و همین مسلمان دوباره پیروز بد پیروز لیوش دکتر زیادتر ام بحث پیشوازی بکین بری ام بچینه سر پیشوازی که شیء که ام پیشوازی ماه رمضان بکین و ادیمه پیشوازی جیلی کرد و ایرو ام دی یکم پاشیف کوینو اده ایرو ام دی یکم روزی ماه رمضان یجی پروژی بین ام بحثا یکم ام بجین اختلاف و گنگشر سر ماه رمضان تذکرن روزا بری رمضانیه دیتنا هیوی ندیتنا هیوی دیگه خلق گلیاوی کی جت کم بوچی یعنی حتی نو که هند زانست پیش کفتی بوچی پرکه که زانستی اف هیوانی نایت دیتنش بر چه حتی نو که اسلام یعنی مصر سر هندی دیتنا چاوی ویت هیو بیت دیتن و اف اگر هنی بوچت وگرینه و ایله ویت هیو بیت دیتن حتی رمضان بیت دست بکرن بنای خوای گورو مهربان زور سپاس بو رخصاندنیم در فتا له همان کاتیجدا
پڕ بەدڵ پیرۆزبایەکی گەرم لەسەر جە موسڵمانانی کوردستان لە ڕێگەی شاشەی کەناڵی کوردستان بیستارەکەم بە هیوای ئەوەی نەکەوە هەمومان بتوانین ئەم مانگە پیرۆزە بۆ پەڕی خێر و عیبادەت و ئاسوودەی و بەختەوەری بە ئەنجامی بگەینین خوای گەورە تاعەت و ڕۆژی و عیبادەتی هەمولایەکمان قبول بکە. بە حقیقەت ساڵانە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز یان بۆ دەستنیشانکردنی سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز ئاینی پیرۆزی ئیسلام دوو پرەنسیپی دانایە، یەکەشیان دیتنی مانگە دیتنی هەیڤە، ئەوەی تریشیان تەواوکردنی 30 ڕۆژی مانجی شەعبانە. بە هەمان شێوەش لە کۆتایی مانجی ڕەمەزان هەمان شت دووبارە ئەبیتەوە. ئەوەی ئیسلام دەستنیشانی کردووە ئەوەیە کەەوە مانگە عەرەبیەکان لە حدودی 29 ڕۆژ لۆ 30 ڕۆژن، وەک مانگە ئینگلیزیەکان نینە بڵێ مانجی سابت بن. هەندێک مانگمان هەیە 29 ڕۆژە، هەندێک مانجمان هەیە 30 ڕۆژە. بۆ دەستنیشانکردنی ئەوەی کە ئایا ئەو مانگە 29 یان 30 دەبی ئیلا هەیب بدیترێت. دیتنی هەیڤیش مەرز نییە ئیلا بە بینینی چاو بیت، بە بەڵکو اعتیماد لەسەر ئەزیزەی فەلەکی و فەلەکناسانی شەکرێ. دوای ئەوەی کەوا ساڵی ڕابردوو کۆنگرەیەکی فراوان لە ئەستەمبۆڵی تورکیا بەسترا، لەوێن نوێنەرانی زۆربەی زۆری وڵاتانی جیهانی ئیسلامی ئامادە بوون. لەو کۆنگرەیە یەکدەنجیەک دروست بوو بۆ ئەوەی لە دیتنی مانگەکان ئەتیماد لەسەر تەکنەلۆژیا و پێداویستەکانی سەردەم بکرێ. ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێک بووین لەو کۆنگرەیە و زانایانی ئاینی ڕازی بوون بۆەوەی کەوا وەکو شان بەشانی وڵاتانی جیهانی ئیسلامی ئەتیماد لەسەر ئەزیزەی فەلەکی بکرێ. بەڵام تا ڕادەیەک ئێمە لە هەرێمی کوردستان ئەو جیهازە پێشکەوتوانەمان نییە بە شێوەیەکیتەوە ئەوەی هەیە ئەتیمادی لەسەرەکرێ. هەر بۆیەش مەسەلەن ئێمە بینیمان ئێوارەی ڕۆژی پێنجشەممە وێڕای ئەوەی زۆربەی زۆری فەرکناسان لە جیهانی ئیسلامی دووپاتیان کردەوە کە زۆر ئەستەما ئێوارەی ڕۆژی پێنجشەممە مانگ بدیترێ. هەر بۆیە تەماشاکەین لە جیهانی ئیسلامی بە هیچ شێوەیەک بڕیار نەدرا ڕۆژی جومعە بگرێت یەکەم ڕۆژی ڕەمەزان. بەڵێ هەموو جیهانی ئیسلامی جگە لە ئێران و شیعەکانی عێراق لەگەڵ شیعەکانی لبنان ئەوان بڕیاریاندا کەوا ڕۆژی یەکشەم بکەن بە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان. بەڵام جیهانی سونە ئەتوانم بڵێم ئەو کۆدەنجێ و ئەو یەک ڕێزەی ئیمساڵ هەبوو لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز لە ساڵانی تر نەبوو. ئەوەش هەنگاوێکی نوێیە بۆ ئەوەی بتوانرێ لە ئایندەدا تا ڕادەیەک ئەو کێشە و ئەو اختیلافەکە هەبووە نەمینێ. ئەوەی موسڵمانانی شیعایان بڵێن جیهانی شیعاگەری هەو ساڵانە ئەو جیاوازێ دووبارە بیتەوە. ئەو جیاوازێش زیاتر جیاوازێکی سیاسیە نەک جیاوازێکی دینی، چونکە شیعا هەموو کاتێک دەیەوێ خۆی وەکو دینێکی جیا وەکو بۆچوونێکی جیا پێشانی خەڵک بدا، پێیان بڵێ ئێمە جیان لە خەڵکی تر. هەر بۆیە ئەگەر لە توانایاندا هەبێ هەوڵ ئەدەن جێژنی قوربانیش جیاوازێکی هەبێ لەگەڵ مادەم مشکلەکە سیاسیە بامەش لە سیاست لێگەڕێ ئەمە نامەوێت لە کاتی پاشی و زیاتر باسی سیاست بە هەر زیاتر باسی ڕەمەزان بکەین. مامۆستا بە ئیدی باسی پێشوازیکردنی مانگی ڕەمەزان بکەین. موسڵمان هەر لە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز و پێشوازی خۆی حازرکە و هەم جەستەی خۆی حازرکە هەم وەختەکەی کو ڕێک بخالە بوو پێشوازیکردنی مانگی ڕەمەزان. بە حقیقەتەن پێشوازیە دوو جۆرە. ئێمە دەڵێن بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزانی پیرۆز هەم عیبادەتێکی ڕوحیە هەم عیبادەتێکی جسمیە. عیبادەت و ڕوحیەکە ئەوەیە مرۆڤ ئینسان ئەو پەیوەندە ڕوحیە کە هەیەی لەگەڵ خوای تەبارەک و تەعالە بە مانجی ڕەمەزانی پیرۆز بەهێزتری ئەکا بەوەی ملکەتی ئەو ئەمر و فەرمانی خوای تەبارەک و تەعالە ئەبێ بە درێژایی لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژ ئاوابوون بە ڕۆژ درێژی و ڕۆژ کورتی بە سەرما و بە گەرما ئامادەیە ئەم پەیمانەیان ئەم پەیوەندی لەگەڵ خوای تەبارەک و تەعالە بەهێز بکە. پەیوەندیە جسمیەکەش یان عیبادەت جسمیەکەش ئەوەتانە ئەو عیبادەتە ئەو خواپەرستنە بە جسم ئەنجامەدرێ، ئەویشیان خۆپاراستنی لاشەی خۆیتی کەوابوو لەگەڵ پێشوازیکردن و خۆ ئامادەکردن دەبی ئینسان لە هەردوو لایەوە خۆی ئامادە بکات. لە جانیبی ڕوحیەکەوە هەوڵ بدا ئەو ئینسانە بە نیەت پاچیەکی تەواو یعنی بڕیار بدا کە ئەم بە ڕۆژبوونەی تەنها لە بخوایە لە بەرخاتری خوایە بە نیەتێکی تەواو وەکو جێبەجێکردنی ئەمر و فەرمانێکی خوای تەبارەک و تەعالە تەماشای ئەو عیبادەتە ئەو خواپەرستنە بکە، نەک وەکو لەریتێک تەماشای كل عمل بني آدم إلا الصوم فينال. بەڵێ ئەوە دێنە سەر ئەوەی دواتر. خاڵی دووەم لەو جانیبەی هەوڵ بدا بە تۆبەکردن، چونکە گرنگترین شێت کە ئینسان بتوانێت پێشوازی ئەو مانگە پیرۆزە بکە تۆبەکردن و وازهێنان لە گوناها، چونکە مانجی ڕەمەزان مانجی پاکبوونەوەیە. چۆن ئەو هاوڵاتیە هەوڵ ئەدا ئەو موسڵمانە هەوڵ ئەدا تەسفیەی
لاشەی خۆی بکات دوای ئەوەی کە 11 مانگ هیلاکی کردووە مادی کردووە خواردنێکی زۆری تێدا بەکارهێناوە لەوانەیە مەسەلەن تەنزیمی تاقە و توانای لەشی خۆی بە شێوەیەکی جیاجیایان برێن خەلەل و کەم و کورتی تێدا کەوت بێ وەک لە سەردەمی ئێستا ئەڵێن فۆرماتی بکاتەوە کۆمپیوتەرێک یان مۆبایلێک فترەیەک ئیش بکە پێویستی بە فۆرماتکردنەوە بزەبەت ڕیستارتێکە مانجی ڕەمەزانی پیرۆژ بە هەمان شێوە فۆرمات و ڕێستارکردنەوەی خودی ئەو مرۆڤەیە باشە مامۆستا ئەتو زیاتر بە پێشەوەی بچینە سەر قسەکانی تر ئەتو باسی ئەوەت کرد کە هەم ڕۆحیان هەم جەستەیان دەبی کەسایەتی موسڵمان خۆی حاضر بکە لە بۆ پێشوازیکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵام خەڵکانێکن مەسەلەن دەڵێن ئێمە بە ڕۆژوگرتن ماندی دەبین شەکەت دەبن یعنی هەتا ماندوو شەکەت بوونیش بە جسمیانەوە دیارە بوو خوای گەورە دەیەوێ یعنی عەبدەکەی ماندووبی یعنی چ ئەگەرێک چ شتێک لە پشت ئەم هۆکارە هەیە مەسەلەن دەیەوێ عەبدەکەی ماندووبی لە ڕووی جەستەیەوە زیاتر من پێم وایە ئەم بۆ چوونەشی هەڵەیە چونکە خوای تەبارەک و تەعالا ئەوەندەی ئاسانکاری لە ڕۆژی کردیە ئەوەندەی ئاسانکاری لە عیباداتی تر نەکردیە مەسەلەن ئێمە ئەگەر بێت و بەراوردێک بکەن لە نێوان نوێژ و ڕۆژی هەردووشیان ڕوکنی ئیسلامن بەڵام بابین بێکەوە بەراوردێکی بکەین یعنی لە مەسەلەی نوێژکردن خوای تەبارەک و تەعالا بە هیچ شێوەیەک ڕێگا بە مرۆڤ نادا کە نوێژ نەکات دەڵێ ئەگە ئاو نەبوو تێمون بکە بەخۆڵ بەکاربێنە لە سەفەر بووی 4 کەعاتت پێ نەکرا 2 کەعات بکە مەسەلەن ئەو بە پێوە نەتوانی بیکەی بەدانیشتنەوە بیکە بەدانیشتنەوە نەتوانی بە درێژبوونەوە بیکە بە درێژبوونەوە بوو بە فکرکردنەوە کەوا بوو لە نوێژکردن مەجالی نەکردن و ئەنجام نەدانی زۆر کەمە بەڵام کەسی ڕۆژی خوای تەبارەک و تەعالا ئاسانکاریش گەلێک زۆری دانێ دەڵێ سەفەرت کرد دەتوانی بشێنی نەخۆش بووی دەتوانی بشێنی لێرە حکمەتەکە ئەگە عەفوم بکەین حکمەتەکە چیە خوای تەبارەک و تەعالا دەستنیشانی ناکە چ نەوعە نەخۆشیەک چ نەوعە سەفەرێک هەر سەفەرێکت کرد توانای بە ڕۆژی بوونت نەبوو دەتوانی بشێنی نەخۆش بووی هەر نەخۆشیەک توانای بە ڕۆژیبوونت نەبوو یان ئەو بە ڕۆژیبوونە زیانی لە بۆ لاشەی تو ئەگەیان دەتوانی بە ڕۆژی نەبی یان بەگشتی ئەگەر باس بکەین یانێ وەکو خوای گەورە دەڵێ ئین الله یورید بکم اليسر ولا يريد بكم العسر بە هەمان شێوە لە ڕۆژەکەی دەرفەت نەدا تەواوی بکەم مەسەلەن دەڵێ ئافرەت توانای نەبوو بانەی گری من زجی هەبوو بانەگری توانی شیری ئەدا منداڵی خۆی و ڕۆژەکە تەسیری سلبی هەبوو لە سەرەوی و لەسەر منداڵەکەی خۆی بانەی گری ئەوانە چنە ئەوانە هەموو کۆمەڵێک ئاسانکارینە کە خوای تەبارەک و تەعالا دەرفەتێکی فراوان لە بەڕۆژیبووندا بۆیە حکمت لە بەڕۆژیبوون چییە حکمت لە بەڕۆژیبوون تەنها ئەوە نییە تۆ ئەو مرۆڤە خۆی هیلاکە لە بەیانی تا ئێوارە خوای تەبارەک و تەعالا پێویستی بە هیلاکی بەندەکانی خۆی نییە بۆیە دەڵێ ئەگەر هیلاک بووی و بێتاقەت بووی دەتوانی بشێنی هیچ گوناحیش ناگاتێ بەڵام مەبەستی خوای تەبارەک و تەعالا لێرە دووشتە یەکەمیان ئەو پەیوەندی ڕوحیە لەگەڵ خوای تەبارەک و تەعالا نوێ بکەیەوە ئەکتیڤ بکەیەوە چونکە ئینسانی موسڵمان لە ڕووی خۆیەوە ڕۆژانە 5,000 بەواسطەی نوێژکردن پەیوەندیەکی هەیە لەگەڵ خوا ئەو جارێ دێ هەفتانە پەیوەندیەکی هەیە لەگەڵ خوا ئەویشیان بریتیارە نوێژی جومعە ئەو جارە دێ ساڵانە پەیوەندیەکی هەیە لەگەڵ خوای تەبارەک و تەعالا ئەویشیان بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزانە لە هەموو تەمەنی خۆش پەیوەندیەکی تریت هەیە لەگەڵ خوا ئەویشیان حەجە بۆیە خوای تەبارەک و تەعالا دەوێت ئینسان مرۆڤی موسڵمان لەو پەیوەندیە بەردەوامەدا بێ وەکو دەڵێن معدل شەبەکەی هەبیت معدل لەو پەیوەندیە بەردەوامەدا بێ بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک لاڕێ نەچیت باشە لێرەدا نقطەیەکی تریش دروستە بێتەوە مەبەستی خوای تەبارەک و تەعالا سوود وەرگرتنە لە حکمەتەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز لەو دەرس و پەندانی لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا نەک لە برسەتی و تێنێتەکەی مەسەلەن خوای گەورە دەیەوێت هاوسەنجیەک بکات کەسی دەوڵەمەند و خواپێدا و بیر لە حاڵی فەقیر و هەژاران بکاتەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەگەر بێت و دەوڵەمەندێک بەهۆی جێبەجێکردنی ئەمر و فەرمانی خوا بە درێژایی 1 مانگ نیوەڕۆیان نان نەخوات بەڵام بابیر بکاتەوە خەڵکێکی فەقیر و هەژار هەیە ساڵانە لەو حاڵە و لەو ژیانەدایە خوای تەبارەک و تەعالا دەیەوێت بەو بە ڕۆژیبوونە مرۆڤی فێری سەبر و تەحەموڵ و ئارامی یعنی دەبی پێکەوە ببەستری هەتا ئەگەر هەر چەند دەتەوێت جەستەییان ماندوو نەبی دەبی عیباداتی زیاتر بکەی بۆ ئەوەی ئەو ماندووبوونەی لەبیر بچی بە تەکید وایە مەسەلەن بە خوێندنی قورئانەوە خەریبی و نوێژ لێرە لە جانیبە ڕوحیەکە ئێمە گوتمان پێویستە دووشتی سەرەکی ئیخلاسی هەبی لە بۆ خوا ئەوەی دووەمیشیان مەسەلەن ئەو مرۆڤە
بە تەواویەتی بە تۆبەکردن و وازینان لە گوناهەکان پێشوازی مانجی ڕەمەزان بکە باشە ئەدی ڕۆژەکەی بەچڕا بوێریت زۆر کەسێ ڕۆژەکەی خۆی تەنها بە خەوتن بەڕێەکات جا دکتور ئەم در سەروان بابەتەژی گشتی ڕاستین دەستپێکی ئەم دچینە دەف یانم بەری ئەم بچینە دەف هەفکارێت خۆتەژی بەحسا یعنی وی بابەتیژی کرد ئەس دەتر سەر وێ نقطەی ڕاستن زیاتر باسی ئەو خاڵی بکەم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه توش باست كر مثلا توبه بك بلام زياتر يعني زخت لسر أو دخالة كرا إيمانا واحتسابا يعني كوب الرجوبين مادام أجر بمعنوي هم قلنا حكم مثلا بصريته ذكر بيغمبر إخوان صلى الله عليه وسلم فرمي إيمانا ما بس تكيد جانب الروحية كيا واحتسابا ما بس تكيد جانب الجسدية كيا ئەو دوو وشەیەش قسەی گەلک زۆر هەلەگری بەڵام ئێمە هەوڵەدەین زۆر بە خێرا لە سەریان بڕون لە بەرکاتەکە ئیمانت زانی بە ڕوحیەکەی یعنی نیەت پاچیەکی تەواو تەواوی هەبێ لەو بە ڕۆژی بوونەی مەبەستی ڕیا و چاولێکەری و لە ترسی کەس و خزم و برادەر و دۆست و ئەو جۆرە کەسانە نەبێت لەبەر کەس نییە بە لەبەر کەس نییە لەبەر خوایە چونکە بە ڕۆژی بوون عیبادەتێکی نەهێنیە مەسەرن مرۆڤ ناتوانیت نوێژ بکا بە نەهێنی ناتوانی حدی ئەقل خەڵکێک ئەیبینی کە نوێژەکات ناتوانانی زەکات نەدا بە نەهێنی ناتوانانی زەکات بدا بە نەهێنی ناتوانانی حەز بکا بە نەهێنی بەڵام دەتوانانی بە نەهێنی بە ڕۆژی بچکە بینی خۆیتە لەگەڵ خوای تەبارەک و تەعالە ئەو پەڕی نەهێنی تێدایە ئەتوانی کەسێک بە ڕۆژی بێت لە ناو خەڵکی ئاشکرای نەکات ئەشتوانێ بە ڕۆژی نەبێت لە ناو خەڵکی برێ بە ڕۆژیمە کەس نایەتە ناو معیدە و ژوورەوەی بزانی ئەو کەسە بە ڕۆژیانە کەوا بوو دەبی ئەخلاسێکی تەواوی هەبێ لە بۆ خوا و کەس ئیدیکە کاتەکانی خۆشی لە مانجی ڕەمەزانی پیرۆز لەو فترەیە کە بە ڕۆژیان بەزانی بێکی ئیمانی بەسەر ببات گرنگترین شتیان چنە دوعاکردن دوعا زۆر زۆر گرنگە لە بۆ ئینسانی بە ڕۆژی بوو دکتور ئەوانە زۆر شتن عیبادات ئەوە لایەنی ئیمانی ئەمە دوای ئەوە دەینە سەرەوە ئێستا دەمەوێت زیاتر هاوکاران وەرگرت هەمە لە هەولێر هەم لە سلێمانی هەم بزانین ڕێ ڕسمی پێشوازی کردنی مانگی ڕەمەزان لەو شارە نەکووە بەڵێ تەماشاوە نێژای دیێمە بەردەوامکردنەوە بەڕنامەی پۆشی بێدەوە ئەکی دکتوری ژیژێ بەحەزکردی هەردوو ئۆلی هەنە بێت هەردوو پێوە بێنەگرێدان هەتا کوێدی خودێژ مەڕازی بێت و گونێن مە بغەفرینێت و ژیانەمە خۆشتر لێ بێت ئەم دێ بەرە هەفکارێن خوڤە چین لە دووکێ وێ هەفکارێمە نیعمەت ماڕۆنسی گەرمادەبە ژە هەولێری ژی وێ هەفکارێمە هۆشمەند صادق لێ سلێمانی ژە هەفکارێمە مونیر سەلیم شوەیەکی ڕاستە خودت گەرمادەبن ئەمێ بەحسا پێشوازیکردنا مەها ڕەمەزانێکی ناوە باژاراندا زێدەتر خەڵک بچوە مژیلن زێدەتر خەڵک چاو بەحسی هەیڤا ڕەمەزانە پیرۆزی ئەی ساڵکن کە چاو ئەو دێ خو شخوارن و vەخواردنین یعنی وانە تهینی نەکەن چاو پارێزن و گەرمەژی دیاودە چاو خۆشێن پارێزن چاو ڕۆژیا خۆ دەرباسکن دەست پێکەمێ بەرەف باژارێ دووکی و بچین هەفکارێمە نیعمەت ماڕۆنسی شوەیەکی ڕاستە خود گەرمەدا نزانم دەتر کیش جهێ باژارە دووکیە نیعمەت ئەف دەمێتە باش مەها ڕەمەزانێتە و هەمی خەڵکی دووکا ڕەنگین پیرۆز بێت پیڤیا مەهەکە پر خیر و بەرەکەت و پێکڤژیانە زێدەتر کاچا پێکڤژیان ناوە باژارە دووکێدا هەیە زێدەتر لێ بێت دەترم بەحسا ناوە جادە بکین ئیر و چاوا قەرەباڵغی پێوە دیار بیت چونکی زێترم بەحسا ژن و زەڵامە بکین هەمی تشتێت کڕینێ دەتر هێنێت ڕۆژ و سعاتێ داویەدا ئیر و بازار چاوابی و خەڵک دەربارەی وێ هەیڤێدا چت بێژن و کامیرەش بوویتە فەرموو نیعمەت بله جوان افدامت باش بیت راستی عمل دمجمر هشت نوا بازاری داون لی ام ابرکه بو روجایی که هیوا رمضان ما قصدا روشاوای بندا و میسل کریاد نوا پیشمرگی دامه ویای اف شوه پاشی و ما یا ایکه گل پیشمرگی کردستان بیتن که ابرکه ماتین ناب بتالیونا کماندو یا زیروانی دا که براستی رول که هر گرنگ شر داعش دا هویه چندین داستان سردست وی پیشمرگی قهرمان دیجی وی هیبتا کو یا چکدارن داعش دستی وی پیشمرگی هات کشکاندنه ام ابروکت نوا پیشمرگی کردستان دا بوینه لو ماجی مدویای ابروکه وی هیوا پیروز یا رمضان الوانا جی پیروز کینو بزانین کاج مصطفی کاج رایت کو زحمت نبیتن بجین کاج رایت مصطفی ام بجین جار ام بحثی وی کماندو بکین ام بجین اف بتالیونه او داستان کو هاتینه تومار کین هک کورتی و مبجی کو هیبتا چکدارن داعش دستی و پیشمرگی کردستان هاتش کاندن ناوی خود مازن خیرات نهایت گین راستی بتالیون کماندو زیروانی بشهدایا همی پیشمرگین کردستانه رولکی هر گرنگ هبوات ناوا شر داعش دا و شیاینه بهره پتریا پیش وچونا هلا پیش رویه بدست خوبه بگیرنو جگدارین داعش بسرک دا بشکننو هر پیش وچونه که اف قارمانت دا بجدار بوینه
بهاریکاریا همی لشکری کردستانه و سرپرشتیا برز جناب سروکی شیاینه دجمنی تک بشکنن و چجاوه نگریاینه بل ابجین پیروز باید آن پیوته بو هیوار رمضانه السرطة بيروزباهي همي مسلمان جهانت كانوا تايبتيا كردستاني بيروزباهي برس سروك بشمرجة سروك خوشويس رزدار مسعود بارزاني دي كانوا ديسان خزان سربرزين شهيدة والتاكا بشمرجة قارمان سنجر الشرف داد كان. زور سپاس. جوان اکشوان که نقیب اگه زحمت نبید ام بجین هیوار رمضانه و هین پشمرجة بروک الشريدة و هنیزی کی چک دارن داعشی. لأن بيجين تشكر تكرني الهواناجة في رمضان والفجر مويه وهم بروجي وهم البروج الشري. بله اما قالك بخيراتنا كجرم بو هاي رمضان كرد وبيروز بايك تايبت جيبو هم كرد ولات كردستان كرد تايبت بو خزان الشهيدة ومدعاء جيبو هم برينداري خوهيا واما دكاريكي باش كرد بو هاتنا هاي رمضان خير مبارك ودير بارا ما ئامادە بین باش بۆ هەر ڕووداوەک بیتن هەر فەرمانێک بێتن وەکو پێشمەرگە سەنگەلێم ئامادەینە چارەسەری بکەین و سەتاسەد هەموو پێشمەرگە ئامادەنە بۆ هەر شتێک ڕووداتن هەر شتێک هەر فەرمانێک بێتن. زۆر سپاس. گەلێک جواب پێشمەرگە ئەو بووینە کۆ ئەوێ توین بینن کاک جوان پتریاوان دو جا و سێ جاژی بریندار بوونە لە یەک جواب پێشمەرگان بێژین ئەبریکە پەیامەتە بۆ هەیوار رەمەزانێ چت بێژی ئەبریکە وەکو پێشمەرگەیەک ئەتماوە زێرەوانیەدا. بله پیشکی از بخیر هاتنا کانال کردستان 24 کم از هیوا پیروز رمضان التوا ملت کرد پیروز کم و جناب سروک بارزانی و دایکن شهیدان ای گلی مسلمانان مهوان اکتیج آسمانان پیشوازی لبکن او ماه رمضانان بله پیام من بو پیشمرگین قهرمان کو پیشوازی که گرم هیوا رمضان بکن و آماده باشه دوم بو هر حالت اکی که دجمن کرد دست دریجید کنه سر آخا کردستانه و تأکیدیش امت آماده اینت ماه رمضان دا که ماه که پیروز شهادت بومد و ماه دا گلک خیرتر و مازن تره. بله دست خوش. جوان بس تنه ای که دی ترجمه اویجم بزانین وکو پیشمرگک ابرکه وکو ریفراندوم نو که وقت ریفراندوم وکو پیشمرگت چی پیوکت بیجی. بله سرتا بخیرات انت عندكين ام ريفراندومي بحق وما في خمان دسانين وان شاء الله با انا ياخده او رمضاني بيت لنا ودولة شي كردي داينا لسر دست زور بريس مسعود بارزاني ان شاء الله وام همو پیشمرگه و همو گلی کرد بله با ریفراندوم دکین. بله زور سپاس. بله جوان وکو دیار کو ما وکو شرجی پیدای نو که تناوا بتالیونا کماندو یا زیروانی داینل روشاوای بنداوا میسل کور سردستی و پیشمرگه قهرمان اول چندین 3 سال کوان بجین اتناوا وان سنگرادا و پاراستنا آخا کردستان جیت کن ابرکجی رمضان خوم بیا اکمین پاشیف گلوانا پاشیف بخوینو پیروز بیتن هیوار رمضان التوای ملت کرد تایبتی جی ام بیجین کو و پیشمرگه قهرمان کو داستانت بر نابودن که سردست وان دیجی چک دارن داعش هات نتومار کرنه. زور سپاس افکاری من نعمت مورنسی پراستی جیتا الجایی که تجی خیر و برکت رمضان دست بکرد نوا پیشمرگه آندا روجاوا بنده و موصل نوا بتالیونا بجین ازین زیروانی زور سپاس بوده دست و چاوین همی پیشمرگان ما چیت کین ماه رمضان الوان و خیزان الوان پیروز بد پیدیایی که رمضان دهاتی داوت نوا خیزان خودا سربلندانت نوا دولت کردی دا کی ایدی پیشمرگی جی ماجا پیکری رمضان بهت در باز بکن دوباره رمضان و پیروز بجه دهو که و طیبتی جی روجاوا بنده و موصل نوا پیشمرگان دمی برف هولی را پایتخت هرما کردستانی و بچین و هفکاری ما هوشمند صادق شوی که راستا خود نوا باجار هولی را دیگر مدا و هوشمند تفدیم تباش ماه رمضان الته و همی خلکی هولی پیروز به زیادتر هم بحثا تبکین اگر زیادتر تو بحثا جه خوب کید نوا هولی را تو کیش جه کی و وکی تی ماجا کرین جی تو گل دلخوش یعنی نظام اگر دلخوشی الجمت چیه بازار چا بی نوا هولی را قربالغی چایه از حس کم تو نوا اسکان دابی بس از نظام کاب درسته تو بالضبط ناف اسکان یا جیل جه کی دی فرموش من شوفان مڵێ ئەم کاتت باش هاتنی ڕەمانگی ڕەمەزانی پیرۆزە تەواوی مسلمانانی کوردستان و گیان و شارێ و لێریش پیرۆز بێ من لە شارعی ئیسکانم واتە لە شقامی ئیسکان و شقامێک کە بە درێژایی ڕۆژ کراوەیە و هاوڵاتیان لێرە کاتەکانی خۆیان بە خواردن و چاو گڵە بە ڕۆژە و بەسەر دەبەن و لە کافتێرەکانی نێرگەلە کێشان و دۆمینە و یاریکردن
جگەلەوەی کە ئەم ڕەمەزانە هاوڵات بەشێک زۆر لە هاوڵاتیانیش پارچەوی خۆیان لە شرەقامی ئیسکان بەڕێدەکەمیان لەوێ نانەخۆن من ئەمە بچمە لای کۆمەڵێک لەو کەسانەی کە لێرن ئەوان تا ئێستا ماونەتەوە بۆ درێگانە لێرە پارچەوی خۆیانەکە دەچنەوە ئەخەون ینی ئەوان بە شەو لە دەرەوە بن بە ڕۆژ دەخەون دادرانی ئەم کاتت باش عافێتە بێ یان لێرە توێ پاشێ بکەیت چی دێناوە بۆ پاشێ و خۆی لەکوێ سەرەتا بە خێراتدان دەکەم پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە خۆم لە سەرجەم مسلمانان بە تایبەتی گەلی کورد بەخێر بێن بەسەر چاوم خواردنەکە برنج و نۆکاو برنج و نۆکاوە ینی ئێستا لێرە پاشێوەکە تشتە ماڵەوە ناخۆن نەخێر لەبەرەوەی من لە ماڵەوە قزانەکەم نەخۆشە بۆیە کە لە دەرەوە نانەخۆم ئێستاژ ئەی بینی بازارێکی قەڵەباڵغی شەڵا ڕەمەزانێکە بێ بازار ئەبینی ئەم ساڵ زۆر قەرەباڵغ لە ساڵی ڕابردویانە پێوان نییە بەرەو چارەسەری قەیرانەکان بڕن وەک خۆت چۆن ئامادەکردەوە بۆ ڕەمەزان خۆی ڕەمەزان پێچەوانەی قەیرانەکانە تۆ ڕەمەزان مانجی خێر و خێرات و لێکبردە و خۆشببوون لە یەکتر و گردنازایی لە یەکترە ڕەمەزان مانجی لێبوردەیە بەبوونێ مانگە پیرۆزەوە ئینشەڵڵا ئەبێتە ئاشتەوایی بۆ لایەنە سیاسەکان و پیرۆزبایش لە بەرگری و فریاکەوتنەکە مێزەکانی پێشمەرگە لە پشتیوانی دوو لە یەکەی هەفتا و هەشتا لەوە پێشمەرگای وەزارەتی پێشمەرگە بۆ بەرگری لە وڵاتە هەمومان ئەزانین شەڕێکی نەرگیزی داعاش باڵاگشتمان بۆ دوێتەوە کەم دەرامەتوی ئێرەش جێیەکی شعبیە خواردنەکانیشی هەرزانە تۆ برنجێک و نۆکایەکە خۆی بە 2000 زۆر تەبیعیە ئەم پارچەوەکەی بە 2000 بەڵێ ئەم پارچە بە 2000ەکەم زۆر ینی خواردنەکە جێگاکە جێگایکی شعبی خواردنەکانی شعبی هەشتەکان زۆر هەرزانە قەلەی لێە بە 4000 تۆ قەلەیەکە خۆی بە 4000 برنج و مریشکە خۆی بە 3000 یعنی بەڵێ دەستخۆش بێ سپاس من ئەمەوێندە لە دیمەنانە وەستایە لەستا خەریکی تێکردنی برنج و ئەو خواردنانەیە بۆ چیت حاضر کردووە بۆم هاوڵاتیانە کە دێنێرە بۆ ئەوانەی کە بخير بن سرچا پیروز جنو رمضان پیروز هم مسلمانان استحال حاضر قليه مانه تشريب بگوش مانه قوزش مانه برنج شلش مانه نوكاو هي نيسكي قيماغ وماس وهنجون وانش مانه هر هم انا كسب بتانا بچن نظارت وانه پارشو كابت دتواني ب 2000 تو ب 2000 ساده شلو دادنين دخوا عافيتي بها تيرج جبي حتى السبايا وارد بيدجي مەلای کۆمەڵێک لەو هاوڵاتیانی دیکە کاروانەگەن لەگەڵم بێ لێرە جگە لەوەی کە خواردن هەیە چاشەیە من یەک دەقیقە کاتم دەنێ چۆنی چاکەش زۆر خۆش دیارە چای خەڵوزە چۆن خۆت ئامادەکردەوە بۆ ڕەمەزان ڕەمەزان پیرۆز بە لە هەمووی گەلی کوردستان لە هەموو دنیای وڵای خۆم بە باشی ئامادەکردێت لەو ڕەمەزان ئینشاڵڵا و ڕەمەزانە پڕ لە خۆشی دەبی پڕ بە بەرەکەت تۆ ڕۆژانە شەوان ئێستا شەکەی وایە لەکرێەوە بۆکەی ساعت 5 تا 2 شەو ڕەمەزان ئیشکردنە گۆڕێەوە ڕەمەزانان پێش ئەوەی کتابێ دەبی چامان عازر بێ کە چامان عازر بوو لێکانە خەڵک دێ نان دەخوا دەبی لە دوای ناخواردنەکە چایەکەش عازر بێ تۆ ئەتەوێ چیڵی بە خەڵک بۆم ڕەمەزانە وەکو هاوڵاتی وەکو کاسبکارێک لێ بۆ مانگە ڕەمەزان وەڵای بۆ خەڵکارێم ڕێ هەتا پێیان دەکرێت ڕێز لە ڕەمەزان بگرێت ڕەمەزان شتێکی جوان و پیرۆزە زۆر ساڵێ یەک مانگە تۆ جگە لەوەی لە ڕووی خواردن و کاریگەری قەیرانی دارێت لەسەر بازاڕی تۆ بووە لەسەر ماڵەوە هەیە هەبووە زۆریش هەبووە داواکەی لە حکومت هەیە بۆی کەوا بۆ ئەم ڕەمەزان بۆم جەژنا و چارەسەری قەیرانی دارایی وڵای داوای لە حکومت دەکەم ئەو قەیرانەی چاکە زۆر ماڵ هەیە هیچیان نیە بۆ ڕەمەزانی چاوەڕێەوەی دەرکیان کرێتەوە لەوەی کە کەسێک شتێک ڕەوانکە بۆ ماڵیان بەڵێ شمان من گەڕێمە لای ئێوە ئەوەی کە بینیمان کۆمەڵێک زۆر لە هاوڵاتیان ئێستا ئەوان سەرقاڵەوەیکەوە ئەم یەکەم پاشەویان بەڕێ بکەن ئەوە کۆمەڵێ منداڵش دازاتنێت ئێرە چۆنن باشن بۆ هاتنەتە دەرەوە چیەکەن لە دەرەوە بۆ چیاتون پیاسە بکەن لێرە ناناخۆن باشە من ئەگەڕێمەوە لای ئێوە شبان ئەوە ڕای هاوڵاتیانی هەولێر بوو کە ئەوان لە شەقامی ئیسکان ئەم پاشەویان بەڕێکەن و شەقامەکە تا دێت قەرەباڵغە بێت ئەوەکو ڕۆژان بژن دوای ساعت 12 کەمترە بۆ بەڵام ئێستا ڕۆژ دەقە بە دەقە زیاتر قەرەباڵغ دەبێت ئەو هەوڵاتیان دێن لێرە بۆ پاشێ بەڕێکەن پیڤات دەمێن خۆش و هەمی وان ڕۆژیگەر ئەوێن دێ سبا ئەنکوابرکەی دەست ڕۆژیگرتنێ کێن و پیڤیا پۆشیڤەکە خۆشی بۆی خەلکی کونوکێل ئیسکان
كودي باشيفا خولي اسكان خون تبينويت از متاكدم جيوش ما توش دلوري تشتكي خونم دي جهوليري برف سليماني وتشينو آخفتین خوش این منیر سلیمی هفکاری مکا چاپار دیالمدا آخفتین خوش و میوانداری نوا مالادا افسالاجی خود حس که دیالمدا منیر افدام تباش هم زتر بحثا سلیمانی بکین بازار سلیمانی چاپ شیوه کی پیش و زیل و ماه رمضان کریه و تو دی افسالا شیوه کی دیالمدا بید دیال آخفتین خوین خوش فرمو منیر ئەو دەمێتە باش پاشتان باش شوان لە ڕاستیدا ئێمە ئێستا لە ناوجەرگەی بازاڕی سلێمانین لەبەر دە مزگەوتی گەورەیە ئێرە مزگەوتی گەورەیە و دەبینن شاری سلێمانی دیارە لە پارشەوان وەکی تر غیری پارشەوان تا بەیانی لێرە خەڵکەیە خەڵکی کرێکار خەڵکی با بڵێن بە تایبەتی دێن بۆ چای خەڵوز ئێستا هۆشمەند باسی چای خەڵوزی کرد لە ئسکان بەڵام چای خەڵوزی لای ئێمە کەمتر نییە بەڕاستی لە چاکانی ئسکان من ژوان دێمە ئێرە بزانم لێرە کۆمەڵە هاوڵاتی لێرە نان دەخۆن بزانم لێرە چی هەیە لێرە شتی زۆر خۆش هەیە لە وەکو ئسکان هەیە لێرە هاوڵاتیان بزانم لە ڕۆژانی جژنا وەستا ڕێکەوت وانە قەی ناکە بەدەم هەر ئەوە بەدەم با بڵێن لەفەکردنەکەەوە ئێمە دووسێ قسە ئەکەین لەفە بچەنە ئایا لژنەکانی قامقامەتی چاودێری ئەوە دەکەن ئێوە لەژێر چاودێری تەندروستیدان سەرەتا بە خێراتتان دەکەم دەستان خۆش بێت تەوەریشی جوانتان هەڵبژاردووە بەڵا ئێمە ئەگەر بڵێم لەژێر چاودێری تەندروستیین یەکجار بۆ شێوەیە زۆر جدی نین بەڵام ئێمە لێرە لای مزگەوتی گەورە خواردەمەنی شارەکەم کۆمەڵێ مشتری تایبەتمان هەیە کۆمەڵێ خەڵکی زۆر ڕوومانتێ ئەکا شتەکانمان هەمووی خۆماڵیە و میوانێکی زۆر ڕوومانتێ ئەکا و ئێمەدان یەگەن عەرەبن یا کوردن بەڵێ بە زۆربەی عەرەب بە بۆنەی ئەوەی کە لە شارەکە ئەمێننەوە و لە ناوجەرگەی بازاڕین لای مزگەوتی گەورەین زۆربەی عەرەبن ئێواران ئایلە دێت خەڵکی تریێت تەنانەت مەسوولەکانیشمان خەڵکی تر زۆریەت شوێنی تایبەتمان هەیە بۆ ئایلە باشە پاک و خاوێنی لێرە ئێوە پاک و خاوێنیتان پاراستووە بەڵێ باشە تەندروستی زۆر مەمە چیتان هەیە بۆ فرۆشتن بەڵێ وڵا ئێستا تقریبان لە کۆتایی شتەکانین گۆشتی خۆماڵی بەکارێنین قیمە مریشکی زین و فەلافلمان هەیە پەتاتە باینجان لە نرخە گرانن یا هەرزانن نرخەکە وەکو ئامی بازار کە یعنی ئیسفادەیەکی کەمیشی ئەمێنێتەوە بۆ خۆمان بەڵام ئێمە شتی خۆماڵی بەکارێنین لەفە گۆشتەکان هەر 1000 دینارە فەلافل پەتاتە باینجان ئەوانە سەمونی حەجەریمان هەیە 750 دینارە ئیتر ڕۆژانە کەسانێکی ڕوومانتێ ئەەکەن ئێوە ڕووتان خۆشە وەستا ڕێکوتوانیە طبعاً ئەبێ وابێت وەستا ڕێکوت ئەتوانی شتێک گۆرانیم بۆ بڵێ بەم پارشەوە خۆشە و ینی دەنگە خۆشە شۆرەکەم پێوتم وتی دەنگی زۆر خۆشە واللهی لەم کاتەیە بانگێک شتێکم یانی شتێکم بۆ بکە قابل ئەگەر بڵم شتێکم ئامادە نەکردووە لەم کاتەیە من داوای لێبردنەکەی باش دەزانین دەچین لای دراوسەکانی جەنابەت شوان من دەچمە ئەولاترەوە باسی ئەوەکەین ئێمە لێرە هاوڵاتیان بێژگە لە وەکو ئاماژم پێکرد بێژگە لە ڕۆژانی ڕەمەزانە لە پارشەوانە ئێرە لەبەر ئەوەی خەڵک بە تایبەتی خێزانەکان لە دوای دوازدەوە دێن بۆ چای خەڵوز لە وڵاتەوە پێڵم بەردەم سینەماکان ئەوە جادەی بێکەسە دێمە ئێرە لێرە چای خەڵوز هەیە شوان هەر لێرەوە بۆنی دێ بەڕاستی وەستا ئەم کاتت باش وەرە ئێرەوە با پێ بڵم پێم بڵێت ئەم خەڵوزە هیچ شوێ خەڵوزی سینیا خەڵوزی کۆدواری خۆمانەیە هەردووچان ینی چۆن لە سینەوە خەڵوزی بۆ ئێرە یانمە سینیە لە سینیە لێرە لە مەحمەلی تانجەرۆ دروستەکرێ ینی کوردیە بەڵێ خۆ پێڵێن سینی ساتەکەەوە بە میوانەکانتان مامۆستاجان وەستا هەڕکەوت باسم بۆ بکە ئێوە چا بابڵین چای چی بەکارێن ئەنواعی چای ئێستا لە بازارەکان هەیە ینی چای سعادەت زۆر باش مەبەستمەوە نییە ئەی چای بابڵین هەیە چای تێکەڵ کۆکتێلێک لە چاکان بەکاردێنێ ئەزانی کۆکتێل وڵی کۆکتێل لەزانی چیە چا هەرزان و گرانی هەیە خۆی کامی کە گران بێت باشترە ئەوەی کە گران بێ باشترە ئێستا لە بازارڕ خۆی چا بە 250ە چا بە 250 باشە چەند چا ئەفرۆشی ئەگەر نزیکی شکێتەوە شەوانە وڵی ئێستا وەکو ئەم شەو بازار کزە یەکەم شەوی ڕەمەزان هەر زۆر کزە تا ئادە ڕۆژی شەڕۆ هەروایە بازار بە کزیە ڕۆ هیچ چییە وڵی ئیتر خەڵک نایەت بەرەو شار و تێگەی ئێمە بازاڕی ئێمە بە غەریبەوەیە بە غەریبەوە ینی بەڵێ بە غەریبەوەی زیاتر غەریبە ئەوەی خەڵکی دەرەوەی شاریەتە ئیرە دەستەکانت خۆش بێ مشوان من ئەمەوە شتێکی تریش بۆ باسکەم
لێرە با بڵێن هاوڵاتیان لە ڕێگەی لژنەکانی قایم قامێتەوە ئەوڕۆ ئێمە کوردستان 24 لای لژنەکانی قایم قامێت بوو باسییان لە ئەمنیەت و پاراستنی ئەمنیەت ئەوە ئۆتۆمبیلەکانی با بڵێن ئەمبۆلانسەکانی وەزارەتی تەندروستیە فەرمانگەی تەندروستی سلێمانی ئەم شەو ئامادەن لێرە ئەوە هاتوچۆ بوو سیارەکانی ئۆتۆمبیلەکانی هاتوچۆ و هەروەها لێرەوە ئێستا ئۆتۆمبیلەکانی با بڵین فریاکەوتنی سلێمانی هەموو لێرە بڵاو بوونەتەوە پیاوانی ئاسایش هێزەکانی هێزە ئەمنیەکان لێرە لە بەسپۆنسەری بەڕاستی ئەمەوە بڵێن با بڵێن ڕەمەزانان بەسپۆنسەری هێزە ئەمنیەکان لژنەکانی قایم قامێت تەندروستی زۆر هەستیارە لێرە ئەوان دەیانەوێت هاوڵاتیان بە تەندروستێکی باشەوە و لە ڕژێ ڕێنمایەکانی وەزاری تەندروستی و لژنەکانی قایم قامێت ڕەمەزان بەنەتەر لێرە ئەمەوێ باس لەوەکەم کە بە تایبەتی خەڵکانێک دێن پێش ئێستا هەندێک ژمارەیەک لە بەرپرسەکان هاتبوون بۆ ئێرە بەرپرسەکان دێن و خێزانەکانیش دێن لەگەڵ ماڵەکانیان دوای ئەوەی کە با بڵێن سەردانێکی بازار دەکەن وەکو کللتور وایە وەکو کللتوریش ئەوە جوکی خوش هەیە دەفتەر چاوەژیل و ئافێت بێت بەڵام منیرجان بە ساخەی دڵت بم دەتویست سڕی میهنەی چاخوشەکەی کەشفکەی بەڵام نەتوانی ئەوان گوتیان چاتێک کەڵاوکە بەڵام هەر نەتوانی کەشفکەی بزانیت چاک لە هەمووی خوشتر هەتا لە ماڵش بۆت حازرکەن دی محاولە بکە دوای لیان وەرگرەوە دوای لیان وەرگرەوە جیان فەرموو ئەرێ شوان ئەمە لێرە لە سلێمانیش کۆکتێلێک لە چاکان ئەوە سڕی میهنەیە ئەوە بەس ئەوە دەزانانی کە حازری دەکات قوربانت بم لە دوورەوە بۆنی دێت تا نیرجان دەستەکانت خۆش نەوتین بەخوا وەستا پێ نەوتم بەڵام بۆ جایدی ئەوە کەش نانە متاکرد بە ناوێشتە زۆر سپاس منیر سەلیم شوەیەکی ڕاستە خۆتنەوە بازاڕی سلێمانی دەتگەلمە دوی پرۆستیژی کەشەوەکی خۆش سلێمانیێژی بە دیارە پیگە ڕەمەزانەکە خۆش پڕخێر و بەرەکەتێکی ئەفکارمە منیریشی گوتی لە سلێمانیێژی سپۆنسەریا هێزن ئەولەیی ئەم بژین لە هەرێمەوە کورسانی بتەوەیژی سپۆنسەریا هێزن ئەولەیی و پێشمەرگەوەژیدی ئەولەیە ناوە کوردستانێدا پۆرۆستیە هیویدارین هەر ڕۆسەژی ڕاگرتی بێت و بەرەف باشتر زۆر سپاس بە هەمی ئەفکارێنمە دکتۆر داوای لێبوردن دەکەین کە گەڕینەوە یعنی لای هاوکارانمان زیاتر دەمانویست بزانین ڕەمەزان کووە لەو شارەکان ئێمە یەکەم جار باسی احتسابا کرد ئێستا بە باسی ئیمان بکەین بەڵێ يعني من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أما إيمانيكي جانب إيمانيكي ورجرين لنا رمضان ده لروجكي ولا شوكي زياتر بيست مسلمانان عبادتك بكان بتسوى خريج عبادات سن زورك لنا أو عبادته ده طبعا قوري ما رمضان بيروز أويا كوملك خوا برسنو عبادت لنا خدي أم بروجوني أنا خدي أم ما قاتواري أنزايم بدي زور شتي إنساني مسلمان بتوانێت کاتی خۆی بە درێژایی ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز پێی بەسەر ببات کاتوانم لە چەند خاڵێک چڕیان بکەمەوە خاڵ یەکەم دوعاکردنە دوعاکردن خێرێکی گەلە گەورەیە و پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم بەڵێنی دا و وعدەی داوە کە دوعای ئینسانی بە ڕۆژوبوو قبولەکە بە تایبەتی پێش ڕۆژیشکاندن کە خێرێکی گەلە گەورەی هەیە دوعایەکە و وادی پێغەمبەرشێ دوعای قبولە لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا ئێمە هەمومان پێویستیمان بە دوعایە ئێمە زۆر گرینگە ئینسانی مسلمان لە کاتی بە ڕۆژبوون دوعا بۆ خۆی بۆ ماڵ و منداڵ و خزم و کەس و خاک و وڵات خۆی بکە دوعا لە بۆ دەستگا ئەمنیەکان بکە دوعا لە بۆ برا پێشمەرگەکان بکە کە بەواستەی شەو نخۆنی برا پێشمەرگەکان و هێزە ئەمنیەکان ئێستا کوردستان لەو پەڕی ئارامیدا بە بەراوردکردن لەگەڵ زۆربەی زۆری شار و دەوڵەتانی دەوروبەرمان کە ئەو شوێنانە ئاگریان لێ دەباری لە عێراق چەند کیلومەترێک لە ئێمە دوورە ئاگر لە شارەکان ئەبارێ لە سووریا مەسەرەن ئاگر ئەبارێ لە تورکیا هەندێک کێشە و گرفتی ئەمنی و خەلەلی ئەمنی هەیە بەڵام خۆشبەختانە دەبین لە شارەکانی هەرێمی کوردستان بە پشتیوانی بە هیمەتی برا پێشمەرگەکانمان بووە بە هیمەتی دەستگا ئەمنیەکانمان توانرای ئەو پەڕی هێمنی و ئارامی لە بۆ شار و گوندەکانمان دابین بکرێ و هاوڵاتیانمان بەو پەڕی ئازادانە بتوانن ئەرکە ئاینیەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆی زۆر گرنگە ئینسانی مسلمان برا پێشمەرگەکان لێبینێت ئەرکە لە سەرشانی هەموو هاوڵاتیەکی کوردستان من بە پێویستی ئازان و داوا لە سەرچەم مسلمانانی کوردستانی شەکەم کە لە کاتی ڕۆژوشکاندن یان لە کاتی بە ڕۆژبوونی خۆیان
دوعا لە بۆ برا پێشمەرگەکان و هێز ئەمنیەکان بکەن بەڕاستی ئەو دیمەنەی پێشی ئێستا لە سەدەی دوهۆ کە لە شاشەی کوردستان 24 پێشاندرا ئەو برا پێشمەرگانە شەونخونی ئەکەن لەگەڵ ئەوەشە خەمخۆری بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزانی شن دەشیانەوێت دعاش بووی پێشمەرگەش بیر نەکە تایبەتی ئینشاءالله من هیوادارم کەس نەبیر نەکە بەڵێ زیاتر باسی پێشمەرگە بکەین ئەوان چ خێرەکیان دەکاتی هەم لە لایەکەوە ئێدی فتواش دەرچووە کەوان دەتوانن دوای مانگە ڕەمەزانیش ڕۆژەکانیان بگرن بەڵام ئێستا ئەوانیش بەردەوام لە ڕۆژەتنەشدا بەردەوامیشن لە پاراستنی ئەو ئەمنیەتی ناو وڵاتی هەرێمی کوردستان ئەمە باسی ئەو خێرەی بکەین کە دەگاتە ئەوان تایبەتمەندی برا پێشمەرگەکانی ئێمە ئەوەی مایشان نازیە لەگەڵ ئەرکەنەتەوە یەکەی خۆیان کە بە ئەنجامی ئەگەینن چاودێری ئەرکە ئاینەکەی خۆشیانەکەن ئەمە خاڵی دووەم هەموو برا پێشمەرگەکانمان بە درێژایی مێژوو بە شێوەیەکی گشتی و ئێستاش بە شێوەیەش تایبەتی لەگەڵ دەستگا ئەمنیەکان لە عیبادەت دانا چونکە شەونخۆنیان لە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی هاوڵاتیان لە بۆ بەرقرارکردنی ئەمن و ئاسایشی هاوڵاتیان لە بۆ پارێزگاریکردن لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە هەر دەست ڕێژێک بە عیبادەت حیساب ئەوە جگە لە ئەرکی ئەوان ئەرچیوان بە عیبادەت حیساب بکرێ یعنی جا ئەوان ئەگەر بێت و لەگەڵ ئەو عیبادەتە بە ڕۆژیش بن ئەوانە دوو خێریان ئەگاتێ ئەم خێری بە ڕۆژبوونەکەم خێری پێشمەرگایەتی و پاسەوانیەتی لەبەرچێت چونکە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی عینانی لا تمسهم النار عین بكت من خشية الله وعین باتت تحرس في سبيل الله يعني چاوێک کە چاودێری لە پێناوی خوا چاودێری لە خەڵک بکە لە پێناوی خوا چاودێری لە ژیانی خەڵک بکات و ژیانی خەڵک پارێزی ئەو چاوە باگری جان نەمناسووتێکەوە بوو عیبادە دەکات و خوا گەورەی لێ ڕازێ بۆیە برا پێشمەرگەکانمان لە ڕوو شەرعیەوە دەتوان بە ڕۆژی نەبن چونکە لە ئەرکێکی قورسدانە خۆ ئەگە بە ڕۆژی بن باشترە یان ئەگەر عوزرێکی شەرعیان هەبوو بەهۆی گەرما بەهۆی نەگەیشتنی خواردن و ئەوانە فتوای لێژنەکردنی پێشمەرگەی زۆر گەورەیە فتوای لێژنەی باڵای فتوا لە هەرێمی کوردستان هەیە دەتوانن بە ڕۆژی نەبن دوای مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ خۆیان بگرن خودی قبیل کەس هەمی پێشمەرگە بەس ئەگەر بە کورتی عیبادەتەکان ئەگەر بە کورتی زۆر بە خاڵی دوای دوعاکردن هەوڵ بدەن خۆیان بە قورئانی پیرۆز مەشغول بکەن چونکە قورئانی پیرۆز لەو مانگە پیرۆزات دەخوارێ مانجی ڕەمەزان مانجی قورئانە پێغەمبەری خوا فەرمێ کەسێک بێ قسە لەگەڵ خوا بکە با قورئان بخوێنێ ئەوە قورئان بەڵێ خاڵی سێمیان پێویستە ئینسانی مسلمان هەوڵ بدە خێر لە مانگە پیرۆزە بکە سەدەقە بکە سەدەقەش تەنها بە ماڵ نییە بەڵکو ئەگەر بێت و سەردانی نەخۆشێک بکەیت دڵدانەوەی فەقیرێک بکەیت بە تایبەتی ئەو بنەماڵانەی کەواهێتیمان هەیە شەهیدی شەڕی داعشیان هەیە بنەماڵی شەهیدان تۆ سەردانیان بکەیت دڵنەوەیان بکەیت چێشە و گرفتێکیان هەیە بۆیان چارەسەر بکەیت دڵیان خۆش بکەیت ئەوەشیان بە عیبادەت حیسابە خاڵی چوارەمیان بەشداربوون لە نوێژی تەراویح ئەویشیان سونەتێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەکیدی کردیتەوە زیندووکردنەوەی شەوەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز هەوڵ بدە ئینسان بە تەراویح زیندی بکات و ئەوانە کۆمەڵێک عیبادەت و کۆمەڵی خێرن ئینسانی مسلمان دەتوانی لەگەڵ بە ڕۆژبوونەکەی پاداشتی ئەو خێرانش بەدەست بێنێ و خۆیان پێسەرقال بکات خێر و بەرەکەتت هەیە بۆ ڕەمەزانی وان هەمی عیدەکە بەهر ناکێت دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتیە زانایان ئیسلامی کوردستانی ناوە بەرنامەی پاشیفدا ئیر و یەکەم پاشیف گەلمەدا بووی زۆر سپاس بووتە زۆرژی دەخوازە لێبوورینێت کینج بەر کورتیا دەمی مەحەسکر زیاتر بەحسا گرنگی و عیبادەتە بکەین لێ وەختێمە هەندە دکتۆر زۆر سپاس بووتە زۆر سپاس بەڵێ تەماشاوانێژای دیافتەوەرەیەکەم بی تایبەت بە بەحسێ چەوانیا پێشۆزیکردنی لە هەیڤا ڕەمەزانێ زێدەتر مرۆڤ چه عیبادەتێکی بە مەژیل بیل هەم ڕۆژەی هەمژی شەوێ دکتۆری زیاتر بەحەسکردن ژوالیکردنجی بە هەفکارن خوژمە وەرگرتر ناوە بەشەیەکەم دامێ نەوە بەرەف پاکێژەکە دل و بچین زێدەتر ناوە هەیڤا ڕەمەزانێدا گشتی خەلک ئانکو بکر گلەیەکوەیەکردکن و یعنی ناوە بازاریدا تشتێنە گران یعنی گرانکردن تایبەتیژی تشتێن خواردن و خواردن بە هەیوانان زێدەتر لێتێت ئەگەر هەتا بەهایکی کێمژی بێت لێ ئەگەر بکر بشتە ناوە بازاریدا گەلە تشتەپێک و بکرێت ئیدی بەهاوێ گەلە زێدەتر چتە سەر لێ ژالێکردن و فروشیار بێژن بۆ هەر وەکی خۆ تێنە دانان یعنی چ دەستکاریەک سەر بۆهایوان و نرخیوان نایە تایکردن ji bervêkî taybetî li bajarê Silêmaniyê qayîmxamiya Silêmaniyê xirame ji bo wan kesadanîne evê tişta firûşim giranî êdî eger bûhaywana destkarî bê tekirin qaçawa beriya Remezanê bûn piştîngê destkarî bê nekirin xirame ji wana tê tewergirtin êne ew têne eqûbedan berev bajarê Silêmaniyê zetir em ê behsa vî babetê giring yani giranbîna bûhayên تشتا بکین نوا بازاری دا و هم وکی برنامه پاشیف گلهات بردام
قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بۆ 4مین ڕەمەزانە کاریگەری لەسەر خەڵک و بازار بەجێهێشتووە. ئەوە دیمەنەکانی ڕۆژێک بەر لە ڕەمەزانە، بەڵام تا ڕادەیەک بازارەکان چۆڵن. خەڵکی دیسانەوە دەڵێنەوە کە نرخەکان گران بوون. وڵای شت گرانە، کەس بەزەی بە کەسە نایەتەوە، کەس لە بازار کەس بەزەی چ گرانە و ئەمانەی تۆ زەحمکرد ئەم شتانە هەرزانکە. گرانیەکە ئەو سەری نەبێ، من تاقتەنیا خۆم و ئەم مناڵەشمەیە ئەبابی بینێ بەخوا لە مانگی 15 وەرەقە بەشم ناکە، هین وەخوا هیدایەتیدا بە $200 ژێ یا $100 مەعاشەکەیەتی. لێرە هاواری خورما بۆ بەربانگ هەمووان وریا دەکاتەوە کە ڕەمەزان تا ڕادەیەک بەبێ خورما نابێ. فرۆشیارەکان پێچەوانەی کڕیارەکان دەڵێن نرخ وەک خۆیەتی و هەر شمێکێکیش گران بوو بێ لەسەر چاوی هاتنەوەیە نەک ئەوان. برا ساوتەرێ بخوا بەزارتان بە ئەم خورمانەگە نرخەکانیانم پێ بڵێ بە کورتی. ئەمەیان 2 کیلۆ 100 گرامە بای 5000، ئەمەیان بای 4000 کیلۆیەک و 40 گرامە، ئەویان 980 گرامە بای 3000، ئەو مریەمە بە 2000، ئەوەشمان هەر بە 2000. پێ دوای ئەمە تا کۆتای ڕەمەزان ئەم نرخانەرەوە بمێنەوە نەخێر لەوانەیە یاری بکە نرخەکان نەکە هەر بەیانی و دوو بەیانی تۆزێ ئەوە نرخی بەرزەیت دوای ئەوە خەڵک نایکڕێت. وا بەزیابێ ئەم ساڵەکە سعرەکان زۆر مناسبن، هیچ شتێ بەرز دەبێتەوە، سعر وەکو خۆیەتی ش زۆرە لە بازارڕە. ئیشاءالله ئێمە شتی خراپ ناکەن و بەشتێکی خراپ بێزانم بەس کەسی سعر بەرز کاتەوە. لەلایەن لیژنەکانی قایمقامیەتی سلەیمانیەوە پلانی ورد هەیە بۆ ئەوەی چاودێری دۆخی بازار و نرخی شمەکەکان بکرێ. سزای ئەو کەسانش دەدرێ کە سەرپێچی لە ڕێنماییەکان دەکەن. لە بەیانیانە لیژنەی تایبەتمان هەیە بۆ سەرپەرشتیکردنی شوێنە گشتیەکان لە پاشنیوەڕوانە هەمانە لە شەوانیشە بە هەمان شێوە هەمانەوە هەر کاتێکیش پێویست بکات لیژنەی باڵا دەست بەکارە بێ بۆ هەر سکاڵایەک یاخود بۆ هەر شوێنێک کە سەرپێچی کرد بێت یاخود یاسایشکان بێت لەو مانگەدا. ئێمە چاودێری هەموو بازارڕەکەین، چاودێری بازارڕەکەن لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ڤێتەرنەریەوە، لە ڕووی گەشت و گوزاریەوە، لە ڕووی ئەمنیەوە، هەروەها لە ڕووی نرخیش. لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلەیمانی ئەوە دەخەنە ڕوو کە بە تەنها لە ماوەی 5 مانگی ڕابردوو زیاتر لە 60 ملیۆن دینار سزای ئەو کەسانەیان داوە کە سەرپێچیان لە ڕێنماییەکان کردووە. دەژڵێن لە ڕەمەزاندا پلانەکانیان سڕتر دەکەنەوە. دەوترێت لە زۆرێک لە وڵاتانی مسلمان کاتێک مانگی ڕەمەزانی پیرۆز دێت نرخەکان دادەبەزێنرێ، بەڵام لە هەرێمی کوردستان بەشێک لە فرۆشیاران وەگەوترێ ئیستیغلالی ئەو مانگە دەکەن و نرخەکان بەرزتر دەکەنەوە لە چاو مانگەکانی پێشووتر. کاروان ڕەحمان، کوردستان 24، ناو بازاری سلێمانی. بله تماشاوان نێژە گودارên کوردستان 24 لە هەر جهەیەکی هین لێبن دوباره سلاف دی پرستیژی الوری کشوری زیاده خوشه دیمن وری گله که جانه ویدیوهایی که دیجیانا همی خلقی کی کسکاتی خوشی نوا و هیوا رمضان پیروز در باز بود هم دیت نوا برنامه ایروی پاشیف دی بحثا بازار موصله کین لدیر شر دیرش داعش دیرش نخوشی از ترم دی بحثا خلقی بازار موصله کین 3 سال در بازبوی بازار موصله هم جروجاوا هم جیش روجالات 3 سال 3 هیوت رمضان البندست داعش در باز کردن لئیرو اف یکم جرا پشتی 3 سالا خلق بازار موصله بتایبتیج روجاوا و روجالات و بتایبتیج هم بشین بحث کن رمضان که در باز کن بی داعش بی ظلم و زوریا بندست داعش اجالیه کدن جو یعنی کیف خوشن به آزادی نکتناوا بازار موصله دهیله آلیا کدی و خمگین چنکی هجاری پراستی برسینگی خلک موصله بگشتی گرتیا چنکی دما داعش همی تشتک ویران بو نمال ما نحال ل آزادی بتنینو کمایه جبوی کرینا پتوین تایبت پر رمضان جیوه جبر کو هجاریت نوا خلک موصله دا بلاف بیا او جبر وی کی خمگین پیوی دارین زیترین دم روشا مروفیت نوا بازار موصله دا چاره سربه و بشین رمضان کا تجی خیر و برکت و تجی خوشی در باز کن و نها جمع برف بازار موصله بچین و هفکاری من هی من دلو دیت نوا بازار موصله دست در بحث روشا بازار موصله و خلکیت نوا بازار داد که کاوچا و بکار من پتوین تایبت به هیوا رمضانه بکرن دوای 3 ساڵ بۆ یەکەم جار خەڵکی مووسڵ دوور لە حکمی داعش مانگی ڕەمەزان بەڕێ دەکەن
الحمد لله الله يبارك برمضان والله يساعد خی گەور ڕەمەزانمان لێ قبول بکات سپاس بۆخوا لە هەموو شت گرنگتر مرۆڤ هەست بە ئازادی بکات و کەرامەتی پارێزرا بێت سپاس بۆخوا الحمد لله على كل حال جیاواز لە پێشوو ئێستا بە ڕێژەیەکی زۆر ئافرەتان لە بازاڕەکاندا بەرچاو دەکەون و پێداویستەکانی مانگی ڕەمەزان دەکڕن. جگەل لەم ڕۆسێ ساڵە دەرنەچوومونە هاتوومەتە بازار پێشتر کوڕەکەم دەهاتە بازار و هەندێک شتومەکی دەکڕی هەرچەندە زۆریش باشنەبوو بەڵام سوپاس بۆخوا لە هیچ باشتر بوو. بەس هاتوین تەماشا دەکەین و خەفەت دەخۆین دواتر دەگەڕینە ماڵەوە با حکومەت موچە بدات و خەڵکی شتومەک بکرێت و چێژ لە مانگی ڕەمەزان وەربگرێت. لێرە نرخی کەلوپەل و خۆراک بەڕادێکی باش هەرزانە بەڵام زۆرینەی خەڵکی مووسڵ وەک خۆیان دەڵێن پارەیان نییە بۆ کڕینی شتومەک. ئەمەش بەڵگەی ئەوەیە زۆربەی هاوڵاتیانی ئەم شارە لە ژێر هێڵی هەژارین. رواتب ماكو العالم ما عدا پارە نییە موچەمان پێ نادرێت خەڵک نیەتی ئێستا ناتوانم کیلۆ گۆشت بکڕم خەڵک پێداویستی ڕەمەزانی نییە لەکوێ بیهێنین ئیش نییە خۆ ناچین دزی بکەین خەڵک ناتوانێت کیلۆ خورما بکڕێت کە ئێستا ڕەمەزانە من لە بەیانی 2 کیلۆ خورمام نەفرۆشتووە چونکە خەڵک نیەتی تەنیا دێن و دەچن. ئەگەر پێشووتر خەڵکی ئێرە خەمی گەوریان ئازادی بوو بێت ئەوە خەمی ئێستایان پەیداکردنی نانە. مانگی ڕەمەزانیش ئێستا بە هەژار و دەوڵەمەندەوە لە دەرگای هەموو ماڵێکی داوە. دەوڵەمەندەکان سفرەکانیان ڕازاوەیە و هەژارەکانیش چاوەڕوانی ڕەحمەتی یەزدان و خێرخوازان دەکەن. هەرچەندە ئاسایی بوونەوەی بازاڕەکان بەلای خەڵکی مووسڵەوە گرنگی خۆی هەیە بەڵام گرنگتر لەوە بەلایەنەوە گەرمبوونەوەی جیرفانەکانیانە چونکە زۆربەی ئەوانەی سەردانی ئێرە دەکەن بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە و سفرەی ڕەمەزانیشیان هاوشێوەی بەتاڵی جیرفانەکانیانە. ئێمەندەلۆ کوردستان 24 مووسڵ. راستیجی کیفم خوب و موسیقی دکتر یعنی هم بیرهاتنین رمضان پارجتی تبیرام دکتر تقلب خیراتی زور بله تماشاگران اینجا دکتر جیوه ابروکت نام برنامه پاشیری داد گلم داد دکتر مجید حسن شیخانی بسپری نخوشین ناو گورچیلا این گورچیس کم بیشین بادینی زیاتر ام دی بحثا ام بیشین حاضرین تندرستین جستیج بوی هیوار رمضان دست پی ام دی بحث کی چا ام بیشین ناو هیوار رمضان دا لشکی ریک و بیشین پاکش جدیدی نخوشیا و هم خوب پاریزین ج قلویه جی و دیفرام دیزیتر بحثا نخوشین طیبت به ناو گلچیس کاب کن چا مروف خوشوان نخوشیا پاریزه تو او نخوشین تو شیوان نخوشیا بین او چا درمان خوار بگیرن او چا ناوهی و رمضان ده هم تعاملات گل روزی بگیرن و هم تعاملات گل نخوشیا خوشی بکن. زیادتر دکتر مجید دوباره تو گل بخیراتی زور سپاس وەکو سەرەتایەک 11 مانگ خواردنەوە بە هەموو شێوەیەک لە هەموو شوێنێک لە هەموو کاتێک بەڵام مانگێک ئەویش مانگی ڕەمەزانی پیرۆزە جیاواز لە هەر 11 مانگەکانی تر بە ڕۆژ نابی شتێک بخوی نابی ئاو بخویەوە کو بتوانین لەگەڵ ئەو وەزعە تایبەت ڕۆژەکانی سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمان ڕابێنین و بتوانین جستەیەکی خاوین لە نەخۆشیەکان هەمان بی و جستەیەکی تەندروست. پێشەکی پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزان لە گشت موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان بەتایبەتی دەکەم هیوادارم ببێتە هۆی هێنانی تەندروستێکی باشە بۆ هەموو ئەو کەسانەی کەوا بەنیازم بە ڕۆژی بن. دیارە ڕەمەزان لە ڕووی ئاینی و فکریەوە بریتە لە پاکردنەوەی دڵ و دەروونمان و پەیوەندی زیاتر بەستان لەگەر خوای گەورە لە هەمان کاتیشدا لە ڕووی تەندروستیەوە بریتە لە پاکردنی جەستەی خۆمان لەشی خۆمان لەو مادە زیان بەخشانەی کە لە ماوەی ساڵێکدا کەلەکە بوونە لە لەشماندا دیارە ئەوەش لە ڕووی تەندروستیە و مانجی ڕەمەزان زەڕورێکی تایبەتی خۆی هەیە و ڕەمەزانیش بە تاکید بۆ ئەو کەسانەیە کەوا ساغن نەک لە ئەو کەسانەی کەوا نەخۆشن. بەڵێ
لۆیە بە گرنگی دەزانین مانجی ڕەمەزان بکرێتە دەواازەیەک بتوانین چەندین مەسەلاەن بۆ منۆ کەسانی کەسغارە دەچشن بتوان لە مانجی ڕەمەزاندا بتوان وازی لێبین بۆ کەسانی کەوا قەڵەون لە مانجی ڕەمەزاندا ئەو ڕجیمەی لە ماوەی 30 ڕۆژدا دەیکات بەردەوام بی لە بۆ دوای ڕەمەزانی شەروەکو چۆن عیباتێک دەکات لە ڕەمەزان و لە دوای ڕەمەزانی دەی بەردەوام بیت بە هەمان شێوە ئەو ڕجیمەی کە دەیکات لە مانجی ڕەمەزان بە هەمان شێوە بتوانێت بەلایەنی کەمەوە 150 تەنفیز بکاتن بۆی بتوانێت ژیانێکی تەندروست بەرجەستە بکات. دکتور بە ئەمە جیاوازێک بخینە نێوان ئەو کەسانەی مەسەلەن بە قسە دەڵێن بە شێوەیەک مەسەلەن ڕۆژێک لە 16 ساعت ئەمە هیچ نەخوین چون تەندروستیان ئەمە یعنی جەستە قوبوڵ دەکات ئەمە لەلایەکی دیکەوە ئەمە تەندروستیان باس بکەین بڵێ یعنی بەڕاستیش ئینسان توانای ئەوە هەیە 16 ساعت هیچ شتێک نەخوات و ئاویش نەخواتەوە بەتاکید وەکو باسمان کرد کاتێک کە خۆی گەورە ئینسانی دروست کردی قابلیەتی ئینسانەکەش دەزانی و لە هەمان کاتیشدا ڕەمەزان دیارە یەک لە ینی سیفەتەکانی ئەوەیە کە بە جێرەی کات و زەمن دەگۆڕێت کاتێ لە زستانە کاتێ لە هاوینە لە بەهارە لە پاییزە لە هەموو شوێنەکان لە هەموو کاتەکاندا ڕەمەزان هەیە و لێرەشدا وەکو باسمان کرد نەسی ئاەتەکە باز دەکە ئەوانەی کە ساغن نەک لە بۆ کەسانی کە نەخۆشن کەواتە ئەو کەسانی کەوا ساغن ئەو عەلا سەفەرن فەعیدەة من ئەیام ئوخەر باشە کەواتە ئەو ڕۆژیە لە ئەو کەسانەیە کەوا جەستەیان باشە یعنی ئەوانەی جەستەیان باشە فکرێکی هەڵەیە ئەگەر بڵێن خراپە ڕۆژ و گرتن ئەسڵەن ڕۆژی لە بۆوەیەکەوە ئەتوو نەخۆش نەکەوی فکرەی ڕۆی بە ڕۆژی بوون لە بۆ ئەوەی ئەتوو بپارێزرێت لەو نەخۆشیانی کەوا چاوەڕوانت دەکەن بۆ نمونەکو باسم کرد لە ماوەی ساڵێکدا دکتور ئەتوش باسی ئەوە لە ماوەی ساڵێکدا لە ماوەی ساڵێکدا ئەتوو خواردنێک یەکجار زۆر دەخۆی ئەو خواردنەژاراویانەکەەوە لە جگەردا هەڵدەگیرێت تاوەکو لە کاتێکدا ئەتوو لە کاتی برسید بی یاخود بتوانین ماوەیەکی زۆر خواردن نەخۆی ئەو مادە زیان بەخشەیەکەوە لەش داخر بیتەوە فرە بدرێت فڕێ دەدرێ ینی بەتاکید فرە دەدرێت بەتاکید ئەگە 16 ساعتی نەخۆی ئەوانەیە کە مەخزونن ئەو تاقەیەکەوە خەزم بووە بە تایبەتی لە جگەردا و لە ماسوولکەکاندا و چەوریەکەوە خڕ بوویتەوە لە ژێر پێست ئەو چەوریەکەوە خڕ بیتەوە بەتاکید لە مانجی ڕەمەزاندا گە 30 ڕۆژ بە ڕۆژی بی بەتاکید فردێ بە شەرتێک ئەو بەرنامەکەەوە داینایە بە جێرەوی بڕاتن بڵێ زۆر هەڵەیە کاتێک کە کەسێک 30 ڕۆژ بە ڕۆژی بی سیرکە لە کۆتایی ماجی ڕەمەزاندا بەوڵای وەزنم زیادی کردیا کەواتە ئەو کەسە لە ڕووی دینیەکە باس ناکەم بەڵام لە ڕووی جەستەیەوە بە هیچ شێوێک ئیسفادەی لە ڕەمەزان نەکردەکە لە خۆیتی بەتاکید لەبەرەوەی ئەو تاقەیە کە وەری دەگرتەوە لە دوای ئیفتار و یاخود لە پاشی و زۆر لەوەی زیاترەکەەوە لە ڕۆژەکەدا لە دەستی دەدات با بینە سەر ئەو خاڵە چون بتوانین کە مانگی ڕەمەزانی پیرۆستەوە بوو دوای گلەی لە خۆمان نەکەین یان مەسەلەن قەڵەو بووینە یان و تووشی نەخۆشیێک بووینە چ سیستەم و چ نەخشە و چ بەرنمەیەکمان هەبی بۆ ئەوەی جستێکی تەندروستمان هەبی لە ناو ڕەمەزان و دوای ڕەمەزانیش بەردەوام بی یعنی چ بخۆین بە چ شێوەیەک ئاو بخۆینەوە ئەو سوالەکەت زۆر جوانە کاشبان هەروەکو چۆن یعنی قوتابی یاخودتەڵەبە پێشەوەی قۆناغێکی نوێ لە ژیان دەست پێ بکە پلان و تەختی تایبەتی خۆی دادەنێت مسلمانیش پێویستە پێشەوەی بستە ناو مانجی ڕەمەزان پلان و تەختی تایبەتی خۆی هەبێت باشترین بتوانێت بۆ نمونە بڕیاریدایە لە مانجی ڕەمەزاندا 8 کیلۆ 10 کیلۆ لە وەزنی خۆی دابەزێنێت وەکو باسم کرد بتوانێت لە مانجی ڕەمەزاندا ئەو وەزنەی کە زیادەی کردێت لە جسمی لە مانجی ڕەمەزاندا لە دەستی بێدات چۆن بەتاکید ئەو خواردنانێکەوە ینی کە باز دەکرێت بۆ نمونە بەداخەوە کە ئێستا دەیبینین مانجی ڕەمەزان لە کنەمە بوویتە نەریتی خواردن کە ئەوە زۆر هەڵەیە ئەگەر سیرکەی لە بازار و لە سوپەرمارکێت و لە شوێنەکاندا یعنی خواردنێکی یەکجار زۆرتر لەوەی سرف دەکرێت و دەفرۆشرێ نەوەکوکەوە لە دوای ڕەمەزان یاخود لە پێش ڕەمەزان یعنی ئەوە بە هیچ شێوەیەک لەگەر دین ناگونجی و لە ڕووی تەندروستیشەوە ئەو شتە غەڵەتە کەواتە ئەمە بە مەفهومەکەی خۆی وەکو ڕەمەزان من وەرنەگرتیە ڕەمەزان بریتە لە ئێستا ئەوەی کە بەداخەوە کە هەستی پێ دەکەین زیاتر بەشێکی خەڵیمان وەرگرت بەڵێ زۆربەی خەڵک بە ڕۆژەکان زۆربەی نووسە باشە بە شەوەکانش خەریکی خواردنەی یەکجار زۆرە هەر لە کاتی بەربانگ دەست بە خواردن دەکات تاوەکو دەگاتە پاشی و هیوی داریم گشتی دکتۆر
خەلک vê fikra teqlîdî ev bête bigordire pîçekî dîvçûneka basît bête kirin ku teyva Remezanê da çi bikin çi nekin îşî pizîşkan û îşî mamosteyanî ayiniye ka ew xelka heşyar bikenەوە mancî Remezan mancî xwardin niye mancî xewtin niye Elhamdülillah inşallah werbicîrê yani ewanê êsta temaşa inşallah bepê ئێستا بەو شەوەی دانیشتینە هەتا وەکو بتوانین سوودێک بەو خەڵکە بگەێنین دکتور عەبدوڵڵا زیاتر باسی ئاینیەکەی کرد دکتور مەجید ئێستا مەسەلەن ئێستا خەڵکانێک تەماشەمان دەکەن گلەیان هەیە لە وەزنی خۆیان بەڵێ ئەگەر ئەوان بیانەوەی وەزنی خۆیاندا بمەزێنن دەتوانن لە مانگی ڕەمەزان دەست بەتاکید دەتوانن بە سیستەمێک یعنی چ بخۆن زیاتر بڵێ یعنی بەخۆی یەک لە ڕێنمایەکانی پزیشکی لۆ هەر کەسێک کە چ لە ڕەمەزان چ لە دوای ڕەمەزان و چ لە پێش ڕەمەزانیش ئەوەیە کەەوە بریتە لە ڕاضە و ڕجیم ڕاضەکە ئەوەیە کە خولانەوەی ڕۆژانەی خۆی و ئەو جوودێکەوە سەرفی دەکاتن کە بەداخۆ لە ڕامەج ڕەمەزاندا لە ماجی خەوتن کەواتە ئەوەی تەطبیق نەکرد دووەم ڕجیم چیە کە ئەو خواردنە زۆرەی کە لە تاقەی لەشی خۆی زیاترە دەبی کەم بکرێتەوە بە تایبەتی ئەو خواردنانی کەوا شیرنەمەنیەکان ئەگە سیرکی لە ماجی ڕەمەزاندا شیرنەمەنیەکان یەکجار زۆر دەخورێن ئەو شیرنەمەنیانە چکە لە بۆی زۆر بە ئاسانی ئیمتیساز دەکرێن ئەوە ناری شیرنەمەنی نەخورێ هەموو شتێک بە حەدەکی تایبەتی خۆی شیرنەمەنی بۆ نمونە کاتێکەوە پاشەوەی کە فتار دەکەیەوە چەند دنکە خورمایەک یاخود شەربەتێکی پرتەقاڵ یاخود دەتوانی ماستاوێک شتێکی والێ کەمێک دەی خۆی پاشان ئەو خواردنەی خۆت دەیخە پاش ئیفتار یعنی چۆن یعنی دەبی ئەو جەوسێ جەمەی کە ئەمە وەختی خۆی دەما خوارد مەسەرەن بەیانیان نێورانان ئێوەران دەیکەیە فتار پاش فتار پاشی و یعنی ناکرێت ئەتوو مەسەرەن لە وەختی یەکسەر بەربانک ئەو کەمیە زۆرە خواردنە یەکجار بخورێت چونکە ئەوە کاریگەرێکی ڕاستە خۆی لەسەر گەدا و لەسەر دڵ لەسەر سیەکان لەسەر گورچی لە دروست دەکات یعنی بە هیچ شێوەیەک دروست نییە کاتێک کە لە خلالی 16 سعات یعنی گەدەمان تەواو گرش بوویتەوە واتە تەواو تەقەلوساتی کردیە ئەو کەمیە خواردنەی یەکسەر لە ناکاو تووشی ئەو گەدەی دەکەین ژانی گەدە دروست دەبێت مزعفاتێکی یەکجار زۆری لەسەر دروست دەبێت کەواتە وا باشە لەگەر بەربانگ کەمێک خواردن بخورێت تاوەکو ئەو تاقەیە بداتە گەدە تاوەکو تووشی داکشانێکی گەدە بێتن هەندێک شکر بدێتە لە بۆ دەماغ لە بۆ خورما و سوپەک سوپێک کافیە و نیو گلاس ئاو نیو گلاس ماستا و کافیە زیاتر نەخواتەوە و نابشتی زۆر شیرینیش لە وەختی بخورێتەوە چونکە دەبێتە هۆی ڕێگریکردن واتە شەهیەکە یەکسەر بە مادەی شیرنی دەکوژی لێ ناگەڕێ ئەو پرۆتانە کافیە چەندن کێک نەک زۆریش وان بە هەمان کاتیشدا دەتوانرێت چەند مەسەلەن بۆ نمونە چەند سیسیەک ئاو بۆ نمونە نیو گلاس ئاو بخورێت ئەو کاتی یعنی نە لترێک ئاوە نەک لیتر ئاو بە هیچ شێوەیەک دروست نییە و پاشان باز دەکەین کە ئاوە چۆن چۆنی بخورێت لە خلالی ئەو 8 ساعتێک کەمایە بەتایکیت ئەو کاتی دەبی ئاوەکە بەڕێک و پێ دکتور چۆن ئاو بخورێ هەر بابینە سەرەوە بابەت بەنسبەت ئاو خواردن هەم لە بوو کەسێک کە تەندروست بی هەمیش لە بوو کەسێک کە نەخۆشی گورچی لە ئەوانەی هەبی دیارە ئاو خواردن هەموو مرۆڤێکی ئاسایی پێویستی بە لیتر و نیوەک تا 2 لیتر ئاوێ لە خلالی 24 ساعتدا و ئاوە دەی بخورێتەوە باشە هەر کاتێک ئەمەوادم 16 ساعتەمە ینی بێبەشین لە ئاو خواردنەوە بۆی بە باشی دەزانین ئەو 8 ساعتەی مایە ئەو کەمی ئاوەی کەوا تەقسیم بکرێت بۆ نمونە 200 سیسی واتە گلاسێک ینی کەم نابی لە گلاسێک زیاتر بی پێشی یان لەگە بەربانگ ئاوەکە بخورێتەوە پاشان ئەوەی کە مایە دەتوانرێت ئەو کاتی تەواو بکاتن دکتۆر نزم ئەو مۆبایلەتە تەوقیت دانا یانژی نزە کەسێکی دیە ئەوشم بە کەسێکی دیشولێکی تایبەت هەیە مۆبایلە خۆ تەوقیت دانا دکتۆر ئەم دیارەتە کارێکی دی گرنگتر ئەمە تا بۆ بەرنامەی خۆ حاضر کردیە بۆ بەرنامەی کە من گوت دەنگێکێتێک بەزڵام تەوقیتەکە ئەی دکتۆر ئەم دێ بەردامی سەر بابەتی تایبەتیژی سەر نەخۆشیên هەناو و گورچیلە زەترەمێ وی بابەتیژی بە حەسکین لەبەری ئەم دەست پێ بکەین ئەمێ بەرە فەن تەفکۆرین مەڤەچین بەری نۆژی مە هەن تەفکۆرین خۆوەرگرتینە ئەمێ بەرەف ئەسخەرە دەبم بەغدای بچین ئەفکۆرێمە ئەوەت خێرڵادە دیێڵمەدا بشەیەکی ڕاستە خۆتنەوە پایتەختە عێراقیدا بزانین کە چ شێوازێکی ئالیە بەغدایڤە هەمش ئالیە ئەولەکاری و حاضراتینێکردن هەم خەڵک چاوە بەحەسکن لێ باکوورێ کوردستانی ژیوی هەفکۆرێمە حەسەن گوسام شوێیەکی ڕاستەخۆ لە دیاربەکری دیێڵمەدا دەستبێک ئەمێش بەغدا دەست پێ بکەین ئەوە تەفدەمێتە باش مەها ڕەمەزانێتە و هەمی خەلکی بەغدا و عێراقی ژیب گشتی پیرۆز بیت تایبەتی ئەم بەحسا جادەیەن بەغدا بکەین قەرەباڵغی پێوە دیارە و ji بووی سحوری ئەنکۆژی پاشیوێ چاوە حاضری هاتینەکردن و زێدەتر
چه تشتی تتخارنت نوا بغداد دشالی خلک بجین ولاتین عرب فرموات بەڵێ دەم باش دیارە بەغدا جیاوازتر لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان وەکو ئامادەکاری بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوەی کە پێیوەستە بە مزگەوتەکانەوە دیارە ئێمە سەردانی چەند مزگەوتێکمان کرد بەڵام دیارە لە نێو شاری بەغدا بەهۆی خراپی بارودۆخەکانی ئەمنی و هاوڵاتیان ناتوانن سەردانی مزگەوتەکان بکەن یاخود بۆی کە عیبادەت و تاعەت و نزای خۆیان ئەنجام دەن لە نێو مزگەوتەکانەوە کوی کە ئێستا دەیبینی لە پشتی منەوە ئێستا ئێمە لە شوێنێکی دیکەین کە چوین سەردانی مزگەوتێک بکەین بەڵام ئەوە بوو هیچ کەسێکی لێ نەبوو ئێستا ئێمە لە شوێنێکی دیکەوە کوی کە لە پشتی منە دەبینی شوان هێزێکی زۆر ئەمنی بەهۆی خراپی بارودۆخی ئەمنیەوە هاتوونە بۆ پاراستنی ئێمە دیارە شاری بەغدا جیاوازترە لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان کە بە ئیسراحەتی خۆیان ناخود بە هەموو شێوەک دەتوان هەر کاتێک بێت سەردانی مزگەوتەکان کەن یاخود ئامادەکاریەکانی خۆیان بکەن یاخود هەر پێویستێکی خۆیان هەیە کە پێیوەستە بە مانگی ڕەمەزانەوە جگە لە تاعات و ئەوەی جگە لە تاعات و پاڕانەوە لە خوای مەزن یاخود داواکە یاخود ئەو پێویستەکانی ڕۆژانە بۆ ڕۆژوگرتن کە لە بازارە دەتوانن بچن لە نێو بازارەکانی هەرێم بیگرن بەڵام ئەوەی کە لە بەغدایە من دەمێ بازەوە کە مژڤان ڕاستە لە شاری بەغدا کەمتر هاوڵاتیان ڕۆژانە سەردانی بازار دەکەن بۆ پێویستیان بەڵام لە ئێواران بەدووە هەتاکو کاتێکی دیاریکرا و لە نێو شاری بەغدا هاوڵاتیان پێویستەکانی خۆیان ئەوەی کە پێیوەستە بە مانگی ڕەمەزانەوە کوی کە هاوڵاتیان زیاتر بەکاری دێنن ڕۆژانە کە لە خواردنەکانیانە بەکاری دێنن سەردانی نێو بازارەکان دەکەن بەهۆی پلەی گەرمەوە بەڵام وەکوی کە ئاماژەشم پێکرد دیارە سەردانیکردن بۆ مزگەوتەکان و پاڕانەوە لە نێو ماڵی خوددادا لێرە جیاوازترە لە شارەکانی دیکە بەهۆی کە بارودۆخێکی ئەمنی خراپەیە و زۆربەی مزگەوتەکان لێرە هێزی ئەمنی لە بەردەمی دەرگای مزگەوتەکان دانراوە هاوڵاتیان بپشکنین دەچنە ناو مزگەوتەکانەوە بۆی کە نوێژ و نزای خۆیان بکەن و هەروەها بەهۆی ترسی هاوڵاتیانەوە دیارە لە ماوەی ساڵانی ڕابردوو کە تەقینەوە لە نێو شاری بەغدا بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا بووە و هەروەها لەم ماوەدا کە بەپێی زانیارەکان کە ژمارەی زۆر ئۆتۆمبیلی بۆم ڕێژکا و هاتوتە نێو هاوڵاتیان ترسێکی زۆر لە نێو هاوڵاتیاندا بەربڵاو بووە و کۆتا قسە کوتم ئێرە بەغدا جیاوازترە لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان کە ئەویش هاوڵاتیان هەرێمی کوردستان شکرانەیەکی دیکەی دەوێت کە بە ئارەزوی خۆیان دەتوانن لە نێو مزگەوتەکاندا لە نێو دوعا و پاڕانەوەی خۆیان ئەنجامدەن بڵێ زۆر سپاس بوو تافکارمەوەت خێرڵۆ شەیەکی ڕاستە خوتنەوە بەغدا گەلمەدەوەی پێوی کێژێدی بەغدا بەرەف ڕەوشەکە باشتر بە بچە وەکیوەیەوەتە بە حەسدیکردینەها ڕەوشە یعنی ئەو لە هیە زێدە خراپەتنەوە باژارێ بەغدادا پیڤیا وەیەکێدی عێراق گشتی تایبەتیژی پایتەختەوەی عێراق بەرەف باشتر بە بچەمێ ژێ بەغدای بەرەف با کوورێ کوردستانی بە بچین و هەفکارێمە حەسەن کوردستان شوەیەکی ڕاستە و خودت گەلمەدا بەژ دیاربەکرێ حەسەن ئەفدەمێتە باش ئیدیت ساڵن دەربازبوویدا ڕەوشەکە تایبەت هەیە ڕەمەزانتنەوە تورکیە گشتی تایبەتیژی با کوورێ کوردستان تایبەتی ترژی لە دیاربەکرێ لێ ئەف دوسێ ساڵن ئەو ڕەوشە تایبەت ئەو جوش و خڕۆشە خەلکی پێشوازی ڕەمەزانێت کرد بەرەفکێمیە بە چوام ئەف ساڵە بە حەسبین پێشوازیکردن لە هەیوا ڕەمەزانێت چاوە تێکردن لە دیاربەکرێ و خەلک ji بووی پێشوازیکردنا ڕەمەزانێ چ شتێکیت بێژن جوان هەر بە توێگە گوتاتە لە گۆری ساڵێن بەرێ ئەم بێژن ئەو شاهی و ئەم بێژن ئەو کەیفخواشی و ئەو قەرەبەڵغەت ناڤسوک و بازارەدا کێم بووە لەبەرە دی ساژی لە گۆری دو ساڵێن بەرێ ئیساڵ پچەکە باشترە تەوی ڕەوشاوارتە هەروەها ئەم بێژن خەرگی سادەکە بە سوک و بازارێ ji derveye جوان تەلگەل دکتۆر وەک لەسەر مرۆڤ چ بخۆ مرۆڤ چ ناخۆ ji بۆ سەحەتێ چ باشە چ ناباشە و gelek axivî me guhdariyê kir lê meselem nihar li ba cigerfiroşekê de cigerê Diyarbekir saet du bi sê bi çar bi kîjan saeta şevê bi ferq nake xelkê Diyarbekirê tê û eleqeyekê dide cigerê û cigerê dixwe bi rastî cigerê Diyarbekirê bi taybetî serê sibê yanî saetên seharê de
تێتا خواردن لێ بەلێ لە دیاربەکرێ ئەو وەکە کەفتە شوپیەکە مەها ڕەمەزانێتە و ji bo saxurê ji bo paşî vê jî ciger tê xwarin û tê firotin niha piçekî bêdengî ye li derdora me lewra ji bo îmsakê wext hindik maye vaya ciger firoş li ser tezgehê xwe heta vê saetê li ser piyane em bêjin qewet biştere و خیراتن سرچاواتن لبر آمد سوره جیگرجی 4 yol cigersi keke nave cigerci me keke anka iru yeketine çavaya qarabalık kîjan saeta zêdetir heye û xelk hemû saeta cigerî dixwe gelo her saate da dixwin ama ev şer bu çımaya sağı dolayısıyla yeketine pir kem buya yani yekena em jî disekinin hatta nanime em nanê xwe derdixin em diçin malê Ramazanên borî ça qarabalık li ser tezgeha te hebû heta direngî şerkî çawa bû herê heta qarabalık bu her derê millete bu anka yeketine li jêr da mal hemû xirabûne yekên nemaye yani o qasî iştine porsiyona cigerî çi qasî ye porsiyona wî 14 milyon e porsiyon 14 lefe 7 milyon niha ji bo sihet ji bo sağlıkê bo tendurustiyê em bêjin xelk tê bi taybetî vê saetê dixwe zirarek feydeyek çi heye ka ciger zararê wî tune nerme yani o qasî zararê wî tune ciger xweş e çawa Kurdistan rengîn e cigerê me zê osa ye ji Amedê da û ji herin ku derê se ba wî ciger win nabînin بله مالتا آواز و سپاس لسر تزگه جگر وسا دوکه لسر رابویا و بهناوی جگله که خوش جوان مد خواست ام موسا ام بجن پورسیونه که چند شیشه که اکرامی واجب کن و دکتر جی بخو میوانه تاجی بخو جگر آمده و که ما گوتی ام بجن چند دقیقه که ما نجبو ساحور لدیاربکر حتی و ساعت جی خلک دیده حاضری و آماده کاری خواهد کن دنگ داخل لنوا سکاکات هات دنگ داخل جی قد بویه خلک نهال هفیا امساک نجوان ایدی پیویا رمضان و پشتیوک خوش جبوی خلکی دیاربکری او بجین خارنواجی و عافیت بود بس گله سیر نکنه که بجاده حشک بنشته ناده حتی روژیا و خلاص بزور سپاس با افکار ما حسن کوستن دیاربکری بشوی که راستا خود گرم دادم به ج دیاربکری برف استانبولی و بچین افکار ما ارجاندا بشوی که راستا خود نوا جهری گرموگور نوا ترکیه دا جو استانبول جبوی پیشوازی کردن رمضان دیال ما با ارجان افدم تباش بس استانبول بکین شوی که جداش همی ترکیه دا پیشوازی رمضان کن کشو حوال دفته چه فرمو ارجان سلام اگر کوم پیشی بحث کشو هوایی بکن براستی ایرولستان بولی هوا نزیده گرم نزیده ساره بقاسی نزدیکی 20 پلیر روش هوایی به هاتنا مها رمضان اجی نمیجا تراویح یا یکم ایشه و هات کرن و پیش رجی خلق بر خو دان مزگفتان دمک درج دعا کرن نمیش کرن پیش رجی بر خو دان مال و هنه کسی وانجی زیادترین خلق دروجا یکم آمها روجی ده پاشی و خل مالی در بازکن لبلی لهنک قادن مزن ین نودار استانبولیجی جارناج عالی هم ولاتیان و تجکرن و امجی لقادا سلطان احمد نکوک قادا نودار تزانی استانبولی لور قلبالها زیادت سنه لبلی در دورا قادا سلطان احمد دیجی ان لولبات هنه هدی خلق بر خودن مزگفت جبو هن کس هنه کل و دری پاشی و خود کن از دخازم نشانی قاده و بدم جوان کم هجماره که کم وسا نزیده هن چند مالبات هنه کو لو دری پاشی و خود کن و کدن جی مزگفت سلطان احمد جی هفکاری من بلا نشانی و بده بری دست بکرنا مها رمضان جوان مزگفت هاتن پاکش کرن و محیا هاتن دانین او محیایا کو دناوبرا دو مینارین مزگفت سلطان احمد تجی دگرم به ترکی دبیجه خیراتی سلطان 11 ماهان مها روجیه بوی آوایی پیشوازی کی دیگه و کدن جام دکارم بیجن به هاتنا مها رمضان استانبولی لگوری باجاریندن زیادتر چالاکی و آمادهی جدی کرن لقادا سلطان احمد جی دروجا یکم مها روجیه ده ای سال جبو فتاری 15 جبو 15000 کسی ده سفره فتاری ده بر راخستن
و بلیدانا توپی وکه کهونه شوپی هر سال در روژا یکم آن روژیه ده بلیدانا توپی به هزاران کس لوی قاده و فتارا خوب بکن و سبیجی بلیدانا توپی وکه کهونه شوپی پیش لیدانا توپی و به هزاران کس لوی قاده مزن آ سلطان احمدی فتارا خوب بکن و ماوی روژیه جی لستانبولی 17 ساعته مگوت لستانبولی جی لقاده مزن لسوکو بازارانجی نوا روژه لولباتا دانوس کرینه هبو بو پاشی و فتاره جی وکدن لقادان و لگلک دوریم جدایان استانبولجی جبو به هزاران کسی و کن بدانین و کسی خزان فقیر کسی که راب شوان نباشه جی لو دره دکارن فتره خوب بکن هم عالی برپرسین شاره در یم فرمی و هم عالی سازین تایبت و جی ماه رمضان استانبولی بریک و پک هاتی آماده کردن و ام جی ددم پیش تجی دی سال ببرن خوش راستجی طما کو تایبت هي رمضان تایبتی نوا اسطنبول ده هم کشهوای که خوش هم جی رسمی تایبتن فيديو ده من خوش جبوی همی خلکی اسطنبول و فيديو کی جیو روشا ترکیه برف باشتر و بچه تایبتی جیل باکوری کردستان او شرو ایده آلوزی برف نمونه و بچنجی اسطنبول برف انقره و هفکار ما آزاد آلتوم شویه که راستا خوش انقره پایتخت ترکیه ده دیگر مده با آزاد افدام تباشه دی هر جار لما تو تبلیمات بی یعنی جبوی ورگرتنا زانیاری ام زانیارین یعنی سیاسی هم شتارگینی لیا و برو ممکن بحثا روشا یعنی خلکی بکیم شویکی گشتی پیشوازی ماه رمضان الانقره چوته پیشوازی کردن استانبول حاضری تماماتی نکردن بحث انقره بکین چواه آزاد کامیراش بیت فرمون بله جوان یا راستی ماه رمضان چوال کردستان بشو و شنگی و هر وها پیشوازی که گله کی مزن به پیروز کردن جیل پایتخت ترکیه انقره روژا پیشینیا ماه رمضان مخابن او پیشوازیه که بجوش و هر وها وک یا استانبول نهات پیروز کردن جی پیشوازی کردن جبر کل انقره ایرو جبر سرمایه بریا کو کامرای خال جی کو نهام لینه لبر مزگفتا کجا تپه کو یک جوان مزگفتن مزنترین یا انقره دینن ام لگلک جریان گریان گلو که جبو پاشی و جالکی آنجی الهف کومبون پک بین آنجینین لبله مخابن لانقره لتوجی کومبونک پک نهاتیه لبله جنها و tabi ولاتین لانقره دجین انقره امادکاریین خواهیم با ماه رمضانه کوک سلطان یازده مهانته بنافکرین لترکیه جی به تمام کردن و هر وها جنها و جبو ماه رمضانه ایدی دگل به تایبتی وان آمادکاریان خواه ماه خود درباز بکن. tabi جبو کسی که روش وان باشه ماه رمضانه و با وی که ایرانی درباز بله به یین که جالیه دباره و روش وان نباشه ماه رمضانه وک هر جار ویدی ساو کی گرانیه که سر پشتوان به دوی چارچوبه ده شارداریه انقره که و دوره جوان شارداریه مزن یا انقره کو سرکاتی ملی گوکچک دکه جنها و گلک کم وکرنه گلک تاخو نافچین انقره و هر وها کسی که نکارن دوی درباره ده دباره خو بکن یانجی ماه رمضان دواره به تایبتی فتاره ده کو او درفت وانینه کو هر چه بکاربن خوارنین جور به جور بخون جبو وان آمادکاریات نکرن کوه همو روزن ماه رمضان لان غریجی کم بندانین دوان کنندجی خوارن بهم بلاف کرن بله امه دروجن پیشمده بلکه امه هین بشوین شاهی تر شاهی تر پیشکش بکن لبله ایشف دگل و شوا سار لان غریجی روزا یکم یا ماه رمضان و ساعت 3:27 دقیقه تخمینی پشتی 5 دقیقه و پاشیف بخوارن و صبح ساعت 8:04 گیجی و افطاری خو بکن انقریه کل ودر دروجا پیشین یا ماه رمضان در روزا خو گرتن جوان تمام ایدی آزاد تفکر ما آزاد آلتوم شوی که راست خوش جن خریبه کی تی موجه پیکری سرمو سر لانقریش برچه یعنی جبر هندی خلق ندر کتنی پیویا وی که رمضان که خوش بود و کش و هوا برف خوشتر و بچه جبوی انقره لیل دفمه پراستیجی گله گرمه هیوید کین هوای تازی انقره هندک بیتل درمه یعنی بچه که هوای ما برای بلکی تازی تر لیبه زور سپاس بوده آزاد برای تماشاوان هجم نوا برنامه پاشیف دا برنامه‌ینو دکتر مجید جید گلمه برنامه دکتر زور دا خازل بوری نیت کین ایدیم شمیجم چوینه جمع افکارن خو دکترم زیاتر اما باسی او کسانه بکین که توجبوی نخوشی چی هنا و گرچیلن اوان چون دتوانن هم بروجوج بن که زیاتر به شکل وانی که توشی نخوشیش دبن مثلا هر
بەردەوام لەسەر ڕۆژوو برستن ئەوان چۆن بتوانن دیارە مەسلەی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە پێشی ڕەمەزان وەکو باسمان کرد کاتێکەوە دەبی پلانی لە خۆی دابنێت چۆن بە ڕۆژی بی دەبی سەردانی پزیشکی تایبەتی خۆی بکاتن ئایا لە ڕووی جەستەییەوە مهەیە دەتوانێت بە ڕۆژی بێت یاخود نام ئەو نەخۆشانە درێژکەوە درێژخایەنن وەکو بۆ نمونە نەخۆشی فشاری خوێن نەخۆشی شەکرا نەخۆشی گورچیلە ئەوانە تایبەتمەندی خۆیان هەیە هەر نەخۆشیەک جودای و هەر کەسێکی لە کەسێک جودایە بۆ نمونە باواسی نەخۆشەکانی گورچیلە بکەین بۆ نۆ کەسانێکەوە نەخۆشی پەککەوتنی گورچیلیان هەیە واتە گورچیلەکانیان پەچیان کەوتیە لە کار کەوتیە بە هیچ شێوەیەک ناتوانێت شخصە بە ڕۆژی بیتن یاخود ئەو کەسانێکەوە چاندنی گورچیلیان لۆکرای ناتوانێت بە هیچ شێوەیەک بە ڕۆژی بیت یاخود ئەو کەسانێکەوە دەبینی لە قۆناغەکانی دەستپێکردنی بەرەو پێشچوونی پەککەوتنی گورچیلە هەیە بۆ نمونە بۆ 5 قۆناغە پەککەوتنی گورچیلە ئەوەش ناتوانن بە ڕۆژی بن بەڵام بۆ نمونە التیهابی مەجاری بەولێکی بەسیتی هەیە یاخود بەردێکی بچوکی لە گورچیلەی هەیە یاخود گرفتێکی بەسیتی لە گورچیلە هەیە ئەو کاتی پشکنینی لە بۆ دەکرێت دەتواندرێ ئایا مەسەلەن چەند ڕۆژێک علاجی تایبەتی لۆ دەکرێتن ئەو کاتی دەتوانانی ڕۆژەکانی خۆی بەردەوام بێت وەروە بەنسبەت ئەو کەسانی کەوا نەخۆشی درێژخایەن وەکو دڵ مەسەلەن هەیتی ئەگەر ئەو دەرمانێکەوە وەری دەگرێت تەداڕوو بکە لەگەر وەختەکانی ئەو کاتیش ناتوانانی بە ڕۆژ بیت بەڵام ئەگەر هاتوو دەرمانەکانی کەم بوون دەتواندرا لەگەر ڕۆژەکەی دەستکاری بکرێتن ئەوە زۆر ئاسایی دەتوانانی ڕۆژەکەی خۆی بگرێت وەروە ئەو کەسانێکەوە شەکرەشان هەیە بە هەمان شێوە ئەوانێکەوە لەسەر ئەنسۆلین لە خۆیان دەدەن ئەوانە زۆر زەحمەتە بتوان بە ڕۆژی ناتوانن بە ڕۆژی بن بەڵام کەسانێکەوە حەب دەخۆن و لەوانەیە ڕۆژی ئیسفادەشیان لە بۆیە بنچکە وەزنیان دادەبەزێنێ کەم دەخۆن و شەکرەش ئیسفادە لێ دەکەن باشترین شتەوەی پێش ڕەمەزان سەردانش تایبەتێکی پزیشکی خۆی لە خەستەخانەکان دەتوانێت پشکنی تایبەتی لۆ دەکەێت ئایا ئەو دەتوانێت و شخصە بە ڕۆژی بێت یانە لەبەرەوەی ئەگەر هاتوو ئەو کەسە بەبێ پرسی پزیشەکەی خۆی بە ڕۆژی بوو لەوانەیە ئەو کاتی گرفتێکی یەکجار زۆر لەسەر جەستەی دروست دەبێتن و ئەو کاتی لە باتی خێر لەوانەیە شەڕشی لە هیڤیا سڵامەتی بۆ هەمی نەخۆشی هەمی نەخۆشین توش بووی بۆن نەخۆشەوە بەرەف باشتر بە بچون و ڕۆژەوە باشتر دەبێت دکتۆر خۆ پاراستن باشتر لە سەرەسەری تاکید وایە خۆی سەرەکی توش بوون بە نەخۆشی بەردی گورچیلە یانی شڕەم لە ئەوانە بۆ ئەوەی خۆمان بپارێزین چ شتێک بکەین ئەوەی کە ئێستا باس دەکەین بەنسبەت بەردی گورچیلە هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی دووە هۆکارە ناوەچەکانی لەشی خۆمان زایدن هۆکارە دەرەجەکان هۆکارە ناوەچەکان ڕەنگە پزیشک بتوانی دەستکاری بکە بە جێری پێویستی دەرم بەڵام هۆکارە دەرەجەکان نەخۆشەکە خۆی بەرپرسە باشە هۆکارە دەرەجەکان بریتە ئایا کەسە ستایل واتە شێوازی ئاو خواردنەکەی چۆنە زۆر کەسێ مەسەلەن دەبینێت ئاو خواردنەوە شێواز زۆر بەڵێت بە تاکیت وایە ئەنێ ئاو خواردن دەبی بە شێوەی کەم بەردەوام بی نەکەت و کەمێکێکجار زۆر بخۆی دوای پاشان ئاوەشی واز لە ئاو خواردنەوە بینی و ینی بە تاکید ئاو خواردنەوە ڕێگرە لە دروستبوونی بەرد حتا ئەو کەسانێکە هۆکاری ناوەچیشیان هەیە واتە هۆکاری داخلیان هەیە بامان شێوە ئەو خواردنەوەی زۆر دوو سۆنێت نەوعەتی بەردەکەی نەوعەتی بەردەکەی نەوعەتی بەردەکە ئەو خواردنەوە ئێستا مەسەن پێویست دەکە ئەتو تێنی بی ئاوی بخۆین یان پێش ئەوی تێنی بی ئاو بخۆی بەڕاستی ئەمیش تێنی بەڵێ عافیت بی ستابی خۆ دواتە مشکە نامینی ئاو خۆی جیهان یعنی خراپە تینی بی ئاو بخۆی خۆی ئەکاتێکەوە ئەتو پێویستت بە ئاو خواردنەوە بوو دیارە تێنیت دەبی بەڵام ئەمەوە باشی دەزانین شێوازی ئاو خواردنەوەکە من شەرتی بەستەن هاتێنی بە ئەو خۆیەوە شەرت نییە تەنها تێنی بە خۆی خۆی دەگەرتەوە سەر جەوەکە ئایا ئەو کەشەی ساردە یان کەشێکی گەرمە دوو ئەو شخصە مەسەل خواردنەکی سوور و چەوری خواردیە یاخود خواردنەجی شکری شیرنی خواردیە ئەوانە هەمویان تەسیراتی لە کەمیەی ئاو خواردن دەکات بەڵام بە هیچ شێوێک نابێت و ئاوە یەکجار زۆر بخۆی لە کاتە چی کەم ئەو ئاوە لازمە بە شێوەی کەم و ماوەشی درودێشتر بخورێتەوە ئەوە دەبێتە هۆی هاوسەنگ ڕاگررتنی ڕێژەی ئاو ڕێژەی خۆیەکە دیاسەر بە تاکیدەوە دروست نییە بە هیچ شێوەیەک دروست نییە تەمام بەحسا بەردێ بەڵێ گورچیلێ بکەین چەند جور هەنە سەریەوە بە تاکید جۆرەکان ینی ناکرد مەسەن لێرە هەموو باز بکەیت چونکە ملوانەیە ئەوەی کەەوە مەسەلە نەوعێتی بەر زۆربەی بەردەکان مادەی مەسەن ئۆکزالەیتە کالیسیۆمەکەەوە لەوانەیە لە مزرەمەنیەکان لە شتە ترشەکان هەندێک مەسەن لە مادەی گۆشتی سۆر دروست دەبێت گۆشتی سۆر هۆکارێکە بۆ دروستبوونی بەرد بەڵێ بەتابەتی ئەوانەی کە پێدەنی یوریک ئەسید مادەی ترش یوریکەوە خردەبتەوە لە لەشی مرۆڤەدا لە گورچیلەکان دەنیشی و تەڕەسوبات دەکات دەبێتەوەی دروستبوونی بەرد چۆن خۆمانی پارێزی بە تاکید و باسمان کرد ڕەمەزان بریتە لە دیرکەوین
خۆ پاراست بڵێ بەتاکیت ئەوەی کە نابی بۆ کەمی بخورێت ئەمە لەگەرەوەی نینە تەرچی خواردن بکرێت بەعکسەوە گۆشت یەک لە خواردنە بە سوودانەیەکەوە لەشی مرۆڤ پێویستی پێیتی چکە مادەی پرۆتینی زۆر تێدایە هەکاتەکە تو نەخۆش کاربۆهیدراتی مەسەلەن نەماتانی وەکو شەکرا لێ نەگەڕێن بخوا دەبێت تعویزی بە مادەی پرۆتینی بکەوە مادەی پرۆتینیش زۆربیان لە گۆشت و بەروومەکانیدایە کەواتە بەڵام ئەم باسەوە دەکەین کەمیە لە غێری ئیکیپای خۆی زیاد لە حەدی خۆی دەبێژین هەمی تشبخی خێش بمان بزەبێت ئەوەش حلوان دیتەوەی بەتاکیت ینی دەبی ینی بە شێوەیەکی کەم بەڵام زوو بخواتن زۆر تەبیعیە دکتۆر ئەمە باسی ئاستی چارەسەرکردنی نەخۆشیەکانی بەرد و بەعام نەخۆشیەکانی هەناوە گورچی لە بکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتش لە هەولێر ئێستا لە چه ئاستێکدایە زیاتر خەڵک ئێستا گلەی لە کەرتی تەندروستی دەکەن ئێستا لە بۆ ئەو نەخۆشیە خۆی کەرتی تەندروستی وەکو هەموو سێکتەرەکانی کە گلەی مەسەن لێ دەکرێتن شەرنی هەرتەنها مەسەلەن زۆیست بەڵام تەندروستی لەبەرەوەی پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵک ڕاستە وەکو گلەی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتو دەبی تەمەشای بکەین نەک وەکو بە شێوەی جوزئی باشە بە شێوەیەکی گشتی ئەگەر تەمەشای بکەین مەسەلەن لە ڕووی بەشی گورچیلەوە ئەم باز دەکەم چکە اختصاسەکەی خۆمە منش دەمانەوێت زیاتر ئەگەر تەمەشا بکەی ئەوەی کە لە هەولێرە لە خلالی ئەو 10 ساڵی ڕۆیی کە کرایە لە سەر ئاستی ینی ناوڕۆژهڵاتی ناوەڕاست دەتوانم برێم بەرچاوە ئەوەی کە لێرە لە ڕووی چاندنی گورچی لەگەر تەمەشارەکەی زۆر باشی دەکرێتەوە لە هەمان کاتدا چەندین ئامێری شکاندنی گورچی لە ئێستاکە لە مەسەلەن لە هەرێمی کوردستاندا هەیە وهروە ئامێرەکانی مەسەلەن بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی بە شێوەی نەخۆشیەکانی گورچی لە نەخۆشیە زگماچیەکان هەمووی لە کاردایە و هەروە پسپۆڕیاتەکانمان زیادی کردیا یعنی پێشان لە هەولێرە پسپۆری دقیقی نەخۆشیەکانی گورچی لە زۆر کەم بوو بەڵام ئێستا تەماشا دەکەی ینی لە هەموو بوارەکان زیادی کردیا و لە گورچی لەش بەتاکید زیادی کردیا و هەر کاتێکیشکەوە ئیش زۆر بکرێ بەتاکیدیش لەوانەیە چەندی جار گرفتیش دروست دەبێت ئەمە بە باسی زیاتر ئەوەی بکەین جگە لە ئاخواردنەوە بۆ ئەوەی تووشی تێنێتی نەبین لە کاتی ڕۆژۆگرتندا میوەیەک زۆر تویستم باسی ئەوشتە بکەم بکەین کەوا تێنیمان نەبێت ینی کە زۆر جار هەیە دەبینی لە شەو شیو دەخورێ شیوی سوور دەخوێت سوێر واتە ئەو خواردنێکەوە مەسن زۆر چەورن بەتاکید ئەوە دەبێتە هۆی ینی تێنی بوون ینی زۆر کەسەیە کاتێکەوە هەر لە خەو هەڵستا دەمی زۆری تێنی لەبەرەوەی شەو پاشی و خواردنێکی یەکجار سووری خواردیە خواردنێکی مەسەن چەوری خواردی بەتاکید ئەمە لەگەرەوەی نینە ئەو خواردنە سوێر و سەورانە بخورێت خواردن باسمان کرد مادەی پرۆتینی زیاتر تێدا بێت پرۆتینەکان زۆر باشترن لە خواردنە چەوریەکان و هەروەها وەکو باسمان کرد کەمێک شیرنی مەسەلەن بخورێت و هەروە لە هەمان کاتیشدا دەتوانرێت مەسلەی کاربۆهیدرات وەکومانەوەی بەکار فایبەر زۆر بکەلکە لەبەر توش میوەیەک باشە هەموو جۆرە میوەیەک ئیستفادەی هەیە لە بۆ ڕۆژوان چونکە زۆربەی ئەوانەی کە بەتابەتی ئەوانە عمریان گەورەیە تەمەنیان گەورەیە یا دیاردەی دەرنەچوون واتە قەبزیان زۆرە لۆیە وەکو ڕێنماییمان لە بۆی هەتا پێیان دەکرێت سەوزە و میوە زۆر ئیستفادە لێ دەکە لە هەموو کاتەکانی پاشی و ئیفتار ینی داک و تهنی نەبن gelek fêqî bixwe giştî Dr. Mecid Hesan Şêxanî bi sporê nexweşiyên hinav û gulçîska tu nava bername paşîv da îro yekem paşîv gelme da wî qaça par jî êdî yekem paşîv gelme da wî zor spas bi te Dr. memnûniyetê ji bûî vanzaniya îşila hemî gava dûrî nexweşiya bî هیوای سەلامەتی دە و هەموو هاوڵاتیانی خۆشەویست دەخوازین و ئیشاءالله ڕەمەزانێکی خۆش و تەندروستێکی باش لە بەرەف تەندروستیەکە باشتر زۆر سپاس بەڵێ تەماشاوان هێنجایدی ئەم گەل دکتوریژی مەزەتر بەحسا ڕەوشە تەندروستی کرد هەیوا ڕەمەزانێدا ئەم چاوە تەندروستیە خوب پارێزین دیری نەخۆشیە بین ئیشاءالله هەمی کەسجی دیری نەخۆشیە بن ئەوێ تووشی نەخۆشیە بین ئیشاءالله خودی شیفای بۆ فڕێکێت و دیری نەخۆشیە بن و ژیانەکە تەندروست بوونە سەری ئەم دێ نها برف ئیستانبولی بچین کۆچاونکە بەرین و کە ئەفکاری مەرجانداغ بەسەیەکی کرد لێ مزگەفتە سلطان ئەحمەد پڕاستیژی کەشوەیەکی خۆش هەبی دووبارە میچینە ناوە ئیستانبولێدا پڕاستیژی حرەکەکە گەلێکە مازن کاتێت ناوە بازارە ئیستانبولێدا ji ber هاتنە هەیوا ڕەمەزانێدا کار و چاڵاکیین تایبەت لە هەیوا ڕەمەزانێدا لە ئیستانبولێ تێن ئەنجامدان تایبەتیژی لە گۆڕاپانên ئیستانبولێ بگشتی خواردن تێ حازرکردن پێشکەشی فەقیر و هەژاران تێتەکردن ئەم دێ برف ئیستانبولێ بچین بزانین کەشەوەی ئیستانبولێ تایبەتیژی ji بۆی پێشوازیکردنا مەها ڕەمەزانێ تایبەتیژی خواردن و vexwarinê tam û şirîniyên ئیستانبولێ çawan e
کۆن هاتن دانین مزگەفت هاتن پاقشکردن ماهیە هاتن ئامادەکردن لە ستانبولێ ji بۆ مەها ڕەمەزانê هەول û xebatên ku çend rojberê hatibûn destpêkirin bi dawî bû êdî Müslüman li benda roja yekem a rojiyê ne. Berî destpêkirina rojiyê yek cihên ku qelebalix sûk û bazaran e. Li sûka navdar a Stenbolê sûka Misirê xurmeyên ji hev cudatir ku ji welatên Ereb hatine kirîn li benda kiryarên xwe ne. Sırf ceviz değil ki bademisi var, kejülüsü var. خورمەیان بە گوز، بە هیڤ، مژمژ و بە لیمۆن هەنە. بە ڤیاوایی مرۆڤ خورمەیان جوور بە جوور تام دەکەن. ئەم هەرمە خورمە دەفرۆشن. لێ مەها ڕەمەزانێدا خورمە زێدەتر تێن فرۆتن. جوورێن خورمەیە divê mehêde jî zêdetir dibin. Şimdiden hurmaları alanlar var ama... Ji niha ve hin kes tên xurme dikirin. Lê piştî hefteyekî dê karê me zêdetir bibe. Bihayên îsal û par jî wek hevin. û ji ber ku tehmawan gelekî xweş e, herî zêde xurmeyên Qudus û mebrûmê tên firotin. Dikandarên sûka navdar hêvî dikin ev Remezan li gor par dê baştir derbas bibe. Şimdi hareket normal. Ramazan... Sala borî rewşa bazarê hinekî nebaş bû. Lê ez hêvîdarim îsal dê rewşa me dikandaran baştir bibe. Hem welatî jî ji niha ve ji bo kirînê berê xwe dan bazarê. İftarlık... Ez bû fitar û paşîvê, penîr, zeytûn û goşt dikirim. Her sal ez tên vir û bihayên îsal li gor sala borî wek hevin. Li Stenbolê weke kevna şopî, berî fitarê her sal bi lêdana topê fitar têkirin. Îsal jî li qada Sultan Ahmedê ku di roja yekema rojiyê de ji bo 15,000 kesî sifreya fitarê de bêraxistin, bi hezaran kes di heman demê de piştî lêdana topê dê fitara xwe bikin. Ercan Kurdistan 24 İstanbul. دفمه خوب راستی کش و هوایی که زیده خوشه جالیه که و شرشر آوه جالیه که جو همی کسکاتی راستی جی نها برنامه پاشیفت پیشکش کنن از تنی دیارم سر اکرانه لیل پشت کامیرا ستافه که زیده بجین هفکارین ما این ماندین ناز گلمدانه زور سپاس بوان همی هفکاره که و ایشف حتی داوی رمضان اجداد گلمه بردام بن دناوا برنامه ایرو یا پاشیوه دا هم لدسپه که دیگل دکتر عبدالله مزدتر بحثا پشوازی هیوا رمضان کرد هفکارین خوشی مور گرتن جالی که دنجوه دکتر مجیدی ما بحثه چوانی خوب پاراستنیش نخوشیا کرد که چوا هم خوب پاریش نخوشیا چوا چاره سریا نخوشیا بکین اگر ام توش بینه جی و چا تعامل دیگه هیوا رمضان بکین اگر ام توش بوی جی یک جن نخوشیا بین نوا هیوا رمضان دا تشتهری گرنگ دنوا همی مسلمانان دا تپیش بینی کردن او جی لیک نزدیک بینو همی مسلمان نبتنه پرستنا خود نبتنه عیبات نبتنه جی کرنا نویج و گرتنا روژیه لی او زیادتر نوا هم پاشیویج دا هم جیل دم فتاریج دا زیادتر نزدیکی اکودود بنو سردانا اکودود کن جالی کدن جوه تایبتی جی ام الحرم کردستان بحث کین بگشتی تایبتی جیل هولی را پایتخت جماره کازوریا خلکی آواره جماره کازوریا پنابران خلکا یعنی خلکین هم جدر وی کردستانی هم جی لپارچیندنی کردستان قصداری کردستان کلیه شیوه که یعنی باش پشوازی لوان آواریان راستوان پنابران هات یکرن پیویای که آریکاری زیاده تر بینه کرن جویوان پنابر و آواران پیویا اوجی وگرنه و سرمال خالن خو هیوی رمضان کابو جمعی هموی خلکی هم جه ولاتین شر لی هم جه ولاتین کو پرزگریکین سیاسی جی لهین آواره بین پیویا رمضان کاخوش ابروکه برنامه پاشیف لساعت ایکی مبوا پیشکش کرد حتی نوکه جه مگه گل هوا بردامون چی بنوید همی روزه دهاتی جن هیوا رمضان ساعت ایکی خود حسکت ریا کردستان 24 امی این خدمت ها و گل میوان ما امی خدمت روزو گرانکین برنامه ایرو پاشیف جواره ها پیشکش کردن ندیل دفمه جی پراستی گل درنگه حتی ام جی را بگیم بچین پاریا کنانی بخوین میرجی هر ید بشتم تو گل کاخفتی ابرو از صبح بشم از گل کیم مافم حتی صبحی خاطرها و سلام علیکم